ناسنامەی کتێب. ناوی کتێب لۆزانی ساڵی 1923 لۆزانی ساڵی 1990 خوێندنەوەیەکی کوردیە بۆ پەیمان و ڕێکەوتنامەکانی سەدەی 20ەم. نووسینی سەلام ناوخۆش. چاپی دووام کوردستان 2003. کۆی لاپەڕەکانی 55. ڕێکەوتی 8/9/2013. خوێندنەوەی تارە ئەسکەندەر. جێبەجێکاری دانگ بێستون مستەفا. بیسەری بەڕێز کتێبی پەیمانی لۆزانی ساڵی 1923-1990 پێک هاتووە لە 14 تڕاک. تراکی یەکەم پێشەچی. تراکی دووەم لە پەیمانی سایکس-بیکۆوە بۆ کۆنگرەی ئاشتی پاریس. تراکی سێیەم ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ یاخود ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ سازانۆف. تراکی چوارەم پەیمانی سیڤەر یەکەم پەیمان بوو بەڕەسمی داوای دابەشکردنی کوردستانی دەکرد. تراکی پێنجەم پەیمانی لۆزانی ساڵی 1923. تراکی شەشەم ڕەوشی ڕۆژاوا پێش بەستنی پەیمانی لۆزان. تراکی حەفتەم کۆنفرانسی لۆزانی نیسانی ساڵی 1990. تراکی هەشتەم ئەو ڕێکەوتنامانەی لە نێوان لۆزانی ساڵی 1923 لۆزانی ساڵی 1990 لە دژی کورد مۆرکران. تراکی نۆیەم یەکەم ڕێکەوتنامەی سەعد ئاباد تەموزی ساڵی 1937 ڕەوشی ناوچەکە پێش بەستنی ڕێکەوتنامەی سەعد ئاباد. تراکی دەیەم دووەم پەیمانی بەغدا 24 بەفرانباری ساڵی 1955 ڕەوشی ناوچەکە. تراکی 11 پەیمانی بەغدای ساڵی 1955. تراکی 12 سێیەم پەیمانی دیجلە تەموزی ساڵی 1963. تراکی 13 چوارەم پەیمانی جەزائیر 6 ئاداری ساڵی 1975. تراکی 14 و کۆتایی ڕێکەوتنامەی جەزائیر چۆن هاتەکایەوە و ئاکامەکانی چی بەسەر کوردی عێراق هێنا. پێشەچی ڕۆژئاوا دەوڵەتە داگیرکارەکانی کوردستان بە درێژایی سەدەی 19 و 20ەوە هەر خەریکی ڕێکەوتن و پەیمانی نهێنی و ئاشکرا بووینە دەرحەق بە کورد و کوردستان. پەیمانی سانستیڤا و بەرلین و ئەرزەڕۆم لە سەدەی 19هەمدا بێجگە تەواو گزارشتیان لە ڕۆحی فراوانخوازی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات لە کوردستان دەکرد. ئەوا دەیانویست بە هەر نرخێبێ مافی بوونی کوردیش لە هەندێک بەشی کوردستان نکۆڵی لێ بکەن و خاکەکەی بە زێڕ و نیشتیمانی ئەرمەن بزانن. پەیمانی بەرلین بە ئاشکرا مافی ئەرمەنی بەسەر کوردستانەوە ئیقرار دەکرد. ئەو پاڵپشتەی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات بۆ ئەرمەن و کوردی دووچاری ماڵوێرانێکی گەورە کرد. لە سەدەی 20ەم ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ و سازانۆف و سانریمۆ و لۆزان و چەندەها پەیمانی دی نهێنی کوردستانیان کردە چەند پارچەیەک. لە هەندێک وڵاتدا بەتایبەت تورکیا هەتا قسەکردن بە کوردیش یاساخ کرا. لە پاش دروستبوونی دەوڵەتی عێراق و تورکیا و ئێران و سووریا ئاوا ڕۆژئاوا بۆ ئەوەی پێگەی خۆی و ئەو دەسەڵاتە ناشەرعیانە بەر هەڕەشە و تووڕەیی کورد نەکەوێ. ئەوە وای لەو دەوڵەتانە کرد کە خلافاتی خۆیان بەلا بنێن و پێکەوە کار بکەن بۆ لێدانی بزاوی ڕزگاری خوازی کوردستان. پەیمانی سەعد ئاباد و بەغداد و دیجلە و جەزائیر و پەیمانی دووقۆڵی عێراق و تورکیا ئەو ڕاستیەی سەرەوە دەسەلمێنن. ئەم نووسینە لە سێ بەشی سەرەکی پێک دێت. بەشی یەکەم لە سێ سەرە بابەت پێکاتوە. بەشی یەکەم باسی پەیمانی سایکس-بیکۆ و سازانۆف و هەروەها کۆنگرەی ئاشتی پاریس دەکات. لەو بەشە هەوڵ دراوە ئەو بابەتانەی پەیوەندیان بە کوردەوە هەیە بخرێتە ڕۆ. لە بەشی دووەم باس لە پەیمانی سیڤەر کراوە. نووسەر هەوڵی داوە ئەوە دەربخا کە هەتا لە خودی پەیمانی سیڤەریش ئاماژە بە دابەشکردنی کوردستان کراوە. بەشی سێیەمی بەشی یەکەمدا باس لە پەیمانی لۆزان کراوە. بەشی دووەم دوو کورتە بەشی لە خۆ دەگرێ. لە بەشی یەکەمدا بە کورتی ئاماژە بەو کۆڕ و کۆنفرانسانە کراوە کە پێش کۆنفرانسی لۆزانی ساڵی 1990 لە بەرژەوەندی کورد بەستراون. لە بەشی دووەمدا نووسەر باس لە کۆنفرانسی لۆزانی ساڵی 1990 دەکات. هەروەها هەوڵی داوە کارنامەی کۆنفرانسەکە بخاتە ڕوو لەو شوێنانەی کە پێویست بە سەرنج و تێبینی بێڕای خۆی بڵێ. بەشی سێیەم تایبەتە بە 4 ڕێکەوتنامەکە لە مێژووی نوێی کووردا دەوری گرنگیان بینیوە لە بربەست دروستکردن لە بەرامبەر پێشڤەچوونی مەسەلەی کووردا. ئەمە وە نەبێ هەر ئەو 4 ڕێکەوتنامەی لە مێژووی نوێی کووردا دش بە کورد مۆرکرابن، بەڵکو چەندانی تریش هەن بە تایبەت ڕێکەوتنامەی نێوان عێراق و تورکیا لە ساڵی 1983 بۆ لێدان و بزاوی ڕزگاری خوازی کوردستان لە هەردوو بەشی باشوور و باکوور.
محەممەد سەلام 18/8/2000 لە پەیمانی سایکس-بیکۆوە بۆ کۆنگرەی ئاشتی پاریس. لە ماوەی جەنجی یەکەمی جیهانیدا کوردستان بە بێویستی کورد بووە جەرگەی پێکدادانی هێزەکانی رووسیا و ئینگلیز و عوسمانی. ئەم شەڕە ئاکامی ئەو ململانێ قوڵەی دەسەڵاتی عەسکەری و جیاوازی شارستانی بوو. ڕۆژئاوا بە هەردوو کامپی شەرقی و غەربی دەیویست کۆتایی بەبوونی دەوڵەتی عوسمانی بێنێ. ئینگلیز و فەڕەنسا لەم شەڕەدا لە ڕواڵەتدا هاوستراتیژ بوون. دەیانویست هەر یەکە بەشی ئەو دەوڵەتەی بەرکەوێ بۆ مەیسەربوونی ئەو پرۆسەیەش لە ڕێگای میسیۆنێر و گەشتیارەکانیان پێشتر خەریکی داگیرکردنێکی فکری و نانەوەی ئاژاوە بوون. هەرچی رووسیا بوو ئەوە بە درێژایی سەدەی 19 چەندەها جار شەڕی عەسکەری گەورەی لە دژی عوسمانیەکان سازدا بوو. هەروەها بە حکمی هاوسنووری بوون لەگەڵ دەوڵەتی عوسمانیدا ئەوە توانی بووی هەتا پێگەیەکی فکری و دینی و عەسکەری لەسەر سنوورەکان لە نێو گەلانی ناو ئیمپراتۆریەت بە تایبەت ئەرمەن و کورد بۆ خۆی دروست بکات. بۆیە ململانەی دینی لە نێوان رووسیا و دەوڵەتی عوسمانی تا ڕادەیەک چوارچێوەیەکی ململانەکەی بەخۆوە گرتبوو. هەرچی ئەڵمانیا بوو ئەوە هەرچەند لە ڕواڵەت هاوپەیمانی دەوڵەتی عوسمانی بوو، ئەگەر لە جەنگ سەرکەوتبە ئەوە داگیرکردنی هەموو دەوڵەتی عوسمانی یەکێک لە ئارمانجە استراتیژیەکانی بوو. نەوت یەکێک لەو ئارمانجانە بوو کە ئەڵمانیای پەلکێش کردبوو بیر لە دەست بەسەراگرتنی دەوڵەتی عوسمانی بکاتەوە. ئەمە و دەوڵەتی عوسمانیش لە پاش کودەتای تەموزی ساڵی 1908 بە تەواوی استراتیژی ئیسلامی خۆی لەدەستدا بوو. دەوڵەت هەر بەناو ئیسلام بوو، چونکە گروپی دەسەڵاتداری ئیتیحاد و تەرەقی نەک هەر ئیسلامی نەبوو بەڵکو گروپێکی ماسۆنی بوو. تەواو لە ڕاژەی یەهودیەتی جیهانیدا بوو، بۆیە بە عەلمانیبوونی دەوڵەتی و چەوسانەوەی گەلانی ناو ئیمپراتۆریەت مسڵمان یان غەیرە مسڵمان کاریگەرێکی زۆر گرنگی هەبوو لەسەر حتمیەتی بەزینی دەوڵەت لە بەرامبەر هاوپەیمانەکان. هاوپەیمانەکانیش هەر کە گەیشتنە یەقین کە هەرەسی دەوڵەتی عوسمانی مسۆگەر بووە، ئەوە لە زۆر کەناڵەوە پەیوەندیان بە گەلانی ناو ئیمپراتۆریەت وەک عەرەب و کورد و ئەرمەنی کرد. ئەو بەڵێنانەش هەر تەنها بۆ زووتر مەیسەربوونی داگیرکردن بوو، نەک ئەنجامدانی بەڵێنەکانی بێ. ئاشکرابوونی دەقی ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ لە پاش سەرکەوتنی کودەتای ڕووس لە 7/11 ساڵی 1970 یەک ناسراو بە شۆڕشی ئۆکتۆبەر زێتر ماهیەتی داگیرکارانەی ئینگلیز و فەڕەنسا و رووسیا لە بەرامبەر گەلانی ناو ئیمپراتۆریەتی عوسمانی دەردەخەن. ئەم بەشە بە کۆتا هات. ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ یاخود ڕێکەوتنامەی سایکس-بیکۆ سازانۆف. ئەو ڕێکەوتنامەیە سەرەتا بیرۆکەیەکی بەریتانی فەڕەنسی بوو. هێشتا جەنجی یەکەمی جیهان لە گەرمەی بوو. بەریتانیا و فەڕەنسا لە ڕێگەی سایکس و بیکۆ مژولی داڕشتنی نەخشەی دوای ڕوخانی دەوڵەتی عوسمانی بوون. هەردوولا لە مایسی ساڵی 1916 لەسەر هەندێ بنەمای سەرەکی دابەشکردنی دەوڵەتی عوسمانی ڕێککەوتن. بەڵام بە حکمی ئەوەی رووسیا دەورێکی زۆر سەرەکی هەبوو، ئەوسا هەروەها بە حکمی ئەوەی هەندێ ناوچەی دەوڵەتی عوسمانی لەژێر دەستی رووسیا بوون، هەروەها رووسیا لەگەڵ ئەرمەن و کورد جۆرە هاوپەیمانێتێکی هەبوو. هەروەها رووسیا دوژمنی سەرسەختی دەوڵەتی عوسمانی بوو. لە هەمووش گرنگتر رووسیا چاوی بڕی بووە بەشی باکووری کوردستان. ئەو ناوچەیەش بۆ داگیرکردن سەبارەت بە رووسیا و ساناترین بوو بۆ ئینگلیز و فەڕەنسا. بۆیە هەردوولا بیریان لەوە کردەوە کە رووسیاش بکەنە هاوپەیمانی خۆیان لەو پرۆژە ئیستیعماریەدا. سازانۆف وەزیری دەرەوەی ئەوسا رووسیا هاوشانی سایکس و بیکۆ بوو. سازانۆف تەواو دیراسەی پرۆژەکەی کرد. اینجا لە نیسانی ساڵی 1916 ڕەزامەندی وڵاتەکەی لەسەر پرۆژەکە بەم مەرجانە ڕاگەیاند. یەکەم، پێویستە ناوچەی ئەرزەڕۆم، ترابزۆن و وان و بەدلیس حتا ئەو شوێنەی دەکەوێتە ڕۆژئاوای ترابزۆن لەسەر کەناری دەریای ڕەش هەمووی بۆ رووسیا دابندرێ. دووەم، ئەبێ ناوچەی کوردستان لە باشووری وان و بەدلیسدا لە نێوان مووش و سەحەرت و ڕووباری دیجلە و جزیرەی ئیبن عومەر هێڵی لووتکەی ئەو شاخانەی بەسەر ئەمادیەدا دەڕوانن لەگەڵ مەرگەڕوەر هەموو بۆ رووسیا تەرخان بکرێت و رووسیاش بەرامبەر بەمانە دان بەوەدا ئەنێ ئەو ناوچانەی کەوتونەتە نێوان ئالەداخ، قەیسەری، خەربوت هەمووی بۆ فەڕەنسا بێ. سێیەم، رووسیا بەو پەڕیتوند و تیژەوە بەرامبەر هەر هەوڵێکی فەڕەنسا دەوەستێت و پێ لەسەر ئەوەدا دەگرێت کە نابێ هیچ بەشێک لە کوردستان بە تایبەتی خۆرئاوای تورکیا بدرێت بە فەڕەنسا.
پاش ئەوەی هەرسێ لایەن سایکس بیکۆ سازانۆف لەسەر پرۆژەکە رازی بوون ئەوا لە ئەیلولی ساڵی 1916 پرۆژەکە شکلێکی ڕسمی وەرگرت. هەر دەوڵەتە و بەشێک لە خاچی ئیمپراتۆریەتی بۆ خۆی دانابوو، بەڕەنگێکی جیاواز وەک سنوورێک لەوانی تر جیادەکردەوە. بەم شێوەیە ئەو شوێنەی لەسەر نەخشەکە ڕەنجی سووری بۆ دانرا بوو ئەوە شوێنی دەسەڵاتی ئینگلیزی دەگەیان کە بە شێوەیەکی سەرەکی بریتی بوو لە دۆڵی ڕافیدەین. ئەو ناوچەیە لە خانەقینی باشووری کوردستان درێژ دەبێتەوە بەرەو سەرەوە تاوەکو باشووری کوێت. ناوچەی دەسەڵاتی فەڕەنسیش بەڕەنجی شین دیاری کرابوو. ئەویش بە شێوەیەکی سەرەکی ئەو ناوچانە دەگرێتەوە کە ئێستا پێی دەڵێن سووریا و لوبنان. هەروەها ویلایەتی مووسڵ خواروی کوردستان، هەروەها باکووری کوردستان کە لە پەیمانی سایکس بیکۆدا بە کوردستانی مرکزی ژوورو ناوبرا بوو بۆ رووسیای قەیسەری دانرابوو. ناوچەیەکیش کە بەڕەنجی سەوز بۆ یەکرابوو ئەوە بۆ ئیتاڵیا دانرابوو. ڕووداوەکانی دوای ئیمزاکردنی پەیمانی سایکس بیکۆ سازانۆف و هەروەها هەرەسێنانی دەوڵەتی عوسمانی چارەنووسی کوردستانی بە ئاقارێک دابرد، هەر هەمووی لە بەرژەوەندی بەریتانیادا بوو. لەلایەک رووسیای قەیسەری لە ئاکامی کودەتای ئۆکتۆبەر هەرەسی هێنا و سوپای رووسی بە ڕێکەوتنامەی سنووری و هەروەها پەیمانی لیتۆفسک وازی لە باکووری کوردستان هێنا و هەتا لە پەیمانەکەشی پەشیمان بووبەوە. مستەفا کەمال بە پاڵپشتی ئینگلیزەکان توانی ئەو دەرفەتە بقۆزێتەوە و ناوچەکە بخاتە ژێر دەسەڵاتی خۆی. لەلایەکی تریش بە حکمی ئەوەی ئینگلیز تەواوی عێراق و بەشێکی زۆری خواروی کوردستانی لە ڕووی عەسکەریەوە داگیر کردبوو، دەشی زانی نەود لەو ناوچانە هەیە بۆیە توانی فەڕەنسا رازی بکات دەست بەرداری خواروی کوردستان بێ. لە پاش ئەو ڕووداوانە ئینگلیز بە سوودوەرگتن لە بەیاننامەی لوید جۆرج و کلیمانسۆ و ویدرۆ ویلسن بە تایبەتی بەندی 12 بەندەکەی ویلسن لەگەڵ هاوپەیمانەکان جارێ کۆنگرەی ئاشتیاندا لە پاریس. ئەو کۆنگرەیە خۆی لە خۆیدا بریتی بوو لە بە شەڕعیکردنی پەیمانی سایکس بیکۆ. لە ڕواڵەت داوا لە کورد و عەرەب و ئەرمەن و ئاشووری کرا کە بەشداری ئەو کۆنگرێ بن. لەو نێوە تەنها کورد هەڵوێستی باشی نەبوو، چونکە زۆربەی عەشیرەتەکان لەژێر ڕاسپاردەی ئیتیحادیەکان شەڕی هاوپەیمانەکانیان کردبوو. هەرچی ئەرمەن و ئاشووری بوو ئەوە دوو هێزی هاوپەیمانەکان بوون. هەریەک لەم دووگەلا هەریەکەی بە جۆرێ داگیرکردنی کوردستانی بە شەرعی دەزانی. ئەرمەنەکان بانگەشەی ئەوەیان دەکرد کە باکووری کوردستان زێدی ئەوانە بە جۆرێک هەتا بە گوێرەی بەندی 88 پەیمانی سیڤەر بەشێک لە خاچی کوردستان بۆ ئەرمەنەکان دانرابوو. ئەو شوێنانەی وەک وان و بەدلیس، تەرابزۆن و ئەرزەڕۆم کە کاتێک سایکس بیکۆ و رووسیای داگیر دەکرد ئەوە بە شەرعی بۆ ئەرمەنەکان دانرابوو. مەسەلەی بە ئەرمەنیکردنی کوردستان مێژوویەکی لەمە کۆنتری هەیە. بە جۆرێک ڕووناکبیرێکی وەکو حاجی قادری کۆیی خۆی لە بەردەم ئەم هەڕەشە پێڕانەگیراوە، بۆیە هاواری سەرانی کوردی کردووە. خاچی جەزیرە و بۆتان یانی وڵاتی کوردان 100 حەیف و 100 مەخابن دەیکەن بە ئەرمەنستان، هیچ غیرەت نەماوە 100 جار قەسەم بە قورئان، پەیدا بێ ئەرمەنستان نامێنێ یەک لە کوردان. ئەمە و بەندی 16 پەیمانی سان ستیڤانۆ و بەندی 61 بەرلین دوو بەڵگەی حاشا هەڵنەگرن لەسەر بە ئەرمەنیکردنی کوردستان. هەر لەو بارەوە جەمال نەبەز دەڵێ لە نێوان ساڵی 1915 و 1918 لە ڕۆژهەڵاتی تورکیاوە نزیکەی 700,000 کورد بەدەستی ئەرمەن کوژراوە. تەنانەت لە ساڵی 1916 کاتێک سوپای رووسی لە ناوچەی حاجی ئۆمەران و باڵەکایەتیەوە بەرەو ڕواندز هاتن، 4 فەوجی ئەرمەنی و فەوجێکی نەستوریان لەگەڵ بوو. ڕۆژی 13 مایز ئەم هێزانە شاری ڕواندزیان داگیر کرد. ئەرمەنەکان بە بەرچاوی ڕووسەکانەوە کەوتنە گیانی دانیشتوانی ڕواندز، لە ئەنجامدا نزیکەی 5,000 پیا و ئافرەت و منداڵ بوونە قوربانی. گوایە زۆربەیان بە گولا نەکوژراون بەڵکو فرێدراونەتە گەلی فەرەندی ڕواندز. لە نزیکەی 20,000 خانوبەرەی ناوشار تەنها 20 ماڵ بە سەلامەتی دەرچووە. ئەو هەڵوێستە توندەی ئەرمەن دەرحەق بە کوردان دەگەڕێتەوە بۆ ئەو وەهمەی ئەرمەن لە بەشێکی کوردستان لە ئەسڵدا خاچی ئەوانە و بە زۆری بە ئیسلام و کورد کراوە. هەروەها هەریەک لە رووسیا و بەریتانیا دەورێکی زۆر گرنگیان بینی لە دروستکردنی وەهمی ئەرمەنستانی گەورە لەسەر خاچی کوردستان. بە حکمی ئەوەی ئەرمەن لەگەڵ هاوپەیمانەکان بوو، کوردیش لەگەڵ دەوڵەتی عوسمانی بوو. هەرکە جەنجیش بە بەرژەوەندی هاوپەیمانەکان تەواو بوو، ئەرمەن سوورتر بوو لەسەر بەناوی مافی مێژووییان بەسەر کوردستانەوە. شەریف پاشای نوێنەری کوردان بۆ کۆنگرەی ئاشتی پاریس خۆی بۆ گۆس نۆباری ئەرمەن بۆ کۆنگرەی ناوبرا و نزیک کردەوە هەردوولا لە ئاکام ڕێککەوتن کە هەریەک لە ئەرمەنستان و کوردستان لە یەک جیابن.
هەروەها پێکەوە یاداشتێکیان لە یەکی ئاداری ساڵی 1990 ئاراستەی ئەنجومەنی باڵای هاوپەیمانەکان کرد. هەروەها بە حکمی ئەوەی هەڵوێستی کوردان لە بەرامبەر هاوپەیمانەکان لاواز بوو، بۆیە نوێنەری کورد دوو یاداشت و نەخشەی لە ساڵی 1990 لە 22 سێ و هەروەها لە 1921 ئاراستەی کۆنگرە کرد بۆ ئەوەی سنووری کوردستان دیاری بکرێ و مەسەلەی کورد وەک دۆزێکی ڕەوا مامەڵەی لەگەڵ بکرێ. بێجگە لە ئەرمەن ئاشووریەکانیش بە پاڵپشتی زلهێزەکان و کۆنگرەی ئاشتیەوە بە پاساوی مافی مێژووی ئاشووریەکان لە کوردستان دەیانویست دەوڵەتێکی ئاشووری لە کوردستاندا بمەزرێنن. لەو بارەیەوە دکتۆر جۆزێف یعقوب لە کتێبی The Assyrian Questions مەسەلەی ئاشووریەکان باس لە 5 یاداشت دەکات کە ئاشووریەکان پێشکەش بە کۆنگرەی پاریسیان کردووە. زۆربەی ئەو یاداشتانەش لەلایەن کەسانی دینی بە پاڵپشتی جالیە و کۆمەڵەی ئاشووری لە دەرەوەی کوردستان ئاراستە کراون. هەندێک لە داواکانی ئاشووریەکان لەسەر بنەمای پاڵپشتی ئاشووریەکان بۆ هاوپەیمانەکان دامەزرابوون. بۆیە دەوڵەتێکی سربەخۆ بۆ ئاشووریەکان یەکێک لە ئارمانجە استراتیژیەکانی ئاشووریەکان بوو. ئەو دەوڵەتەش سنوورەکانی ئاوا نەخشەی بۆ چێشرا بوو. إن الآشوريين يطالبون بدولة مستقلة تمدد حدودها من تكريت من الجنوب وحتى مقاطعة دياربكر في الشمال ولخط موازل زفاف فرات في الغرب وحتى جبال ئەرمینیا في الشرق. هەروەها لەو یاداشتەیان بەڵگەنامەی بەناوی نەتەوەی ئاشووری و کلدانی پێشکەش بە کۆنگرەی ئاشتی کراوە، بێجگە لەوەی زۆر شوێنی دی لە ڕۆژهەڵات و باکووری کوردستان بە وڵاتی خۆیان دەزانن ئەوە داوا دەکەن کە ئاشووری و کلدان حکومەتێکی نیشتیمانی سربەخۆدا بمەزرێنن و بە خۆیان کاروباری خۆیان بەناوی ئاشووری و کلدانی بەڕێوە ببن و ئەو دەوڵەتەش دەبێ هەموو ویلایەتی مووسڵ لەخۆ بگرێ. ئەمە و تورکمانەکانی کوردستانیش بە پاڵپشتی تورکیا هەر بەناوی مافی مێژووی تورکمان لە کوردستان داوای مافەنەتەوەیەکانی خۆیان دەکرد. هیچ کوردێ ناتوانێت نکۆڵی لەوە بکات کە ئەرمەن و ئاشووری و تورکمان لەگەڵ کورد لە کوردستان دەژین بە جۆرێ لە زۆر کات و شوێن جۆرە تەبایەکی وا لە نێوان کورد و ئەرمەن و ئاشووری و تورکمان هەبووە وەک بڵێ لە ئەسڵدا ئەمانە یەک نەتەوەن. ئەمە و هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن هیچ دوور نییە ئاشووری و تورکمان لە ئەسڵدا هەر کورد بن. هەرچۆنێ بێ رووسیا و بەریتانیا ڕۆڵی ئیستیعماریانەی خۆیان بینی لە وروژاندن و خڵقاندنی وەهمی دەسەڵاتی ئاشووری و ئەرمەنی بەسەر کوردستانەوە، چونکە پێشهاتن و دەستێکەڵکردنی رووسیا و ئینگلیز لە کاروباری دەوڵەتی عوسمانی هیچ کێشەیەکی ئاینی لە نێوان کورد و ئەرمەن و کورد و ئاشووری نەبووە. ئەو ڕووداوە جەرگبڕانەی لە کاتی جەنجی شڕوویاندا تەواو ئەوەیان سەلماند کە هەر یەک لە ئیتیحادیەکان هاوپەیمانەکان بۆ مەرامی گڵاوی خۆیان کورد و ئەرمەن و کورد و ئاشووریان بەگشت یەک وەناوە. ئەوان لە بەرنامەیان دابووە هیچ کیانێ نەبۆ کورد و نەبۆ ئاشووری و ئەرمەن دروست بکەن، بەڵکو هەموو مەبەستی ئەوان ئەنجامدانی پرۆژەی سایکس-بیکۆ و سازانۆف بووە و مەسەلەی کۆنگرەی ئاشتی پاریسیش تەنیا تاکتیکێکی کاتی بووە، هەر بۆ ئەوەیان بووە شەرعیەت بە داگیرکردنی خۆیان بدەن. ئەگەر وانە بواە خۆی هەریەک لە ئەرمەنی و ئاشووری هاودینی هاوپەیمانەکان بوون، بۆچی وەک لە کاتی شەڕ بەڵێنیان پێدا بوون کە دەوڵەتی سربەخۆیان بۆ دابمەزێنن؟ بۆچی حکومی زاتیشان بۆ لە تورکیا و عێراق داوا نەکرد؟ ئەم بەشە بە کۆتا هات. پەیمانی سیڤەر یەکەم پەیمان بوو بە ڕەسمی داوای دابەشکردنی کوردستانی دەکرد. لە ئاکامی شەڕی چاڵدێرانی ساڵی 1514 و پەیمانی زەهاوی ساڵی 1639 کوردستان کرا بە دوو بەشی سەرەکی. ئەوەی ئەمڕۆ پێی دەڵێن کوردستانی تورکیا و عێراق و سووریا کەوتە ژێردەستی عوسمانیەکان. هەرچی بەشی ڕۆژهەڵاتی کوردستانیش بوو ئەوە هەر لە نێو قەڵەمڕەوی سەفەویەکان مایەوە. ئێران لە شەڕی یەکەمی جیهانیدا بەشداری نەکرد و شەڕەکە زیاتر لە دژی دەوڵەتی عوسمانی بوو. بۆیە بەشی ڕۆژهەڵاتی کوردستان لە پەیمانی نێودەوڵەتیەکاندا ناوی نەهات. ئەمەش بێجگە لەو هۆی سەرەوە دامەزراندنی دەوڵەتی ئێران بە ئاراستەی ئینگلیز یەکێک لەو هۆیانەی تر بوو کەوا مامەڵە لەگەڵ ئەو بەشەی کوردستان بکرێ وەک بڵێ هەر لە ئەسڵدا بەشێکی ڕسمی دەوڵەتی ئێرانە. هەر لەو ڕوانگەوە نە لە سایکس-بیکۆوە نە لە سانریمۆ و سیڤەر و لۆزان ناوی ڕۆژهەڵاتی کوردستان نەهاتووە. بە شێوەیەکی تر ئەگەر بێت و ئەو بەشەی کوردستان لە دەست دەسەڵاتێکی تر بووایە لەگەڵ استراتیژێتی ئینگلیز دژ بووایە، ئەوە حتمەن ئەو بەشەی کوردستانیش دەبووە جێگەی
گرنجیدانی هاوپەیمانەکان لە هەر سێ بەندی 62 63 و 64 پەیمانی سیڤەردا تەواو ئەو ڕاستیە بەرجەستە کراوە کە ڕۆژهەڵاتی کوردستان هیچ پەیوەندی لە دوور و نزیکەوە بە کوردستانی عوسمانیەوە نییە بەواتای پێش هەموو شتێک پەیمانی سیڤەردانی بە شەرعیەتی دابەشکردنی کوردستان ناوە ئەوەی لە بەندەکانی شیاتووە سەرەتا تەنها ئاماژە بە حکمی زاتی بۆ کوردەکانی باکوور کراوە و نەک هەموو کوردستانی عوسمانی ئەمەش هەروەک لەگەڵ ڕەوتی ڕووداوەکانی دوای جەنگ دەرکەوت تاکتیکێک بوو لە تاکتیکەکانی ئینگلیز لەمەر وروژاندن و تۆقاندنی کەمالیەکان سەبارەت بە چارەنووسی ئایندەیان بەواتای ڕاگەاندنی پەیمانی سیڤەر هەر زیاتر بۆ تۆقاندنی کەمالیەکان بوو بۆ ئەوەی بە مەرجەکانی ئینگلیز ڕازی بن لە نەزەری کەمالیەکان سیڤەر سێدارەی تورکیا بوو سۆڤیەتیش لە ئارمانجەکانی پەیمانی سیڤەر دەترسا سۆڤیەتیەکان باوەڕیان وا بوو کە جێبەجێکردنی پەیمانی سیڤەر زیاتر سنووری باشووری وڵاتەکەیان دەکەوێتە ژێر خەتەری ئیمپریالیزم لە بەندی 64 کە باس لە کوردەکانی باشوور دەکا ئەوە سێ مەرجی بنەڕەتی دانراون بۆ یەکگرتنی ئەو بەشە لەگەڵ باکوور یەکەم ئەگەر زۆربەی ئەو خەڵکانەی کەوتونەتە خۆرهەڵاتی فورات و باشووری خۆرئاوای ئەرمینیاوە داوای جیابوونەوە لە تورکیا بکەن دووەم کۆمەڵەی گەلان لەو باوەڕەدا بێت کە ئەم گەلە ئەتوانێت سربەخۆیی و پێشبیری ئەمە بکە کەوا تورکیاش لە ئێستاوە پەیمان دەدا ئەو پێسپێریە جێبەجێ بکات دەست بەرداری هەموو ماف و ئیمتیازاتێکی خۆی ئەبێت لەو ناوچانە سێیەم ماوەی ساڵێک بۆ پیادەکردنی ئەم بەندە دانرا لە کاتی ڕاگەاندنی پەیمانی سیڤەر زۆربەی باشوور لەژێر حکمی ڕاستەوخۆی مێجرسۆنی حاکمی ئینگلیز لە کوردستانی خوارودا بوو لە کۆتایی ساڵی 1920 ئینگلیز بڕیاری ئەوەیدا کە مەسەلەی دەوڵەتی کوردی شتێکی عەمەلی نییە و لە جێی خۆی نییە پاشان سەبارەت بە مەرجی یەکەم ئینگلیز حکومەتەکەی شێخ مەحموودی بە زەبری هێز لە نێو برد بوو مێجرسۆن لە ڕێگای پێشکەوتنەوە خەریک بوو کە لێنی نێوان شێخ و ڕۆشنبیرانی کوردی گەورەتر دەکرد ئەمەش لە خۆڕا نەبوو چونکە ئینگلیز بە چاوی شێخ و سەرۆک عەشیرەتێک سەیری شێخی دەکرد نەک وەک سەکردەیەک ئۆزدەمیر و سەرۆکەکانی تر دەورێکی گرنگیان بینی بۆ ئەوەی سەرانی کورد و ڕۆشنبیرانی کورد لە ناو خۆیاندا تەبا نەبن لە بەشی باکووری وڵاتیش سەرکردەکانی ئەوێ و ئەوانەی لە ئەستەمبۆڵ بوون هەر یەکەی چارەنووسی خۆی بەرەوە ئاقارێکی نادیار دەبرد ئالە و کاتەشدا کەمالیەکان هەموو هەوڵێکی جددی خۆیان بەکاردەهێنا بۆ ئەوەی سەرکردە خێڵیەکیەکان لە ڕۆناکبیران و کورد دوور بکەنەوە و واز لە سیڤەر بێنن بەواتای ئینگلیز دەیانزانی کە هەموو کورد لەگەڵ جیابوونەوە لە تورکیا نییە بۆیە ئەو مەرجەی لە پەیمانەکەدا بوو ئەوە گریمان هەموو سەرکردەکان خلافاتی خۆیان بەلابایە و ببانایە یەک دەنگ ئەوە دەوڵەتی کوردی بەجێرەی سیڤەر هەر دانە دەمەزرا چونکە دەبا کۆمەڵەی گەلان بگاتە ئەو قەنەعەتەی کە کورد دەشێن دەوڵەتی خۆیان بەڕێوە ببەن لە نەزەری ئینگلیز کورد کۆمەڵی عەشائیرن لە چاو گەلانی دی ناوچەکە دواکەوتون و ئەو نوختەیە هەتا ئاشووری و ئەرمەنیەکانیش دەیان وروژاند بە بیانی ئەوەی ئەوان لە کورد حەزاری و مەدەنیترن بۆیە ئەوان شایەنترن لە کورد کە دەوڵەتیان هەبێ هەرچی پیاوانی دەوڵەتی خەلیفە بوون لە ئەستەمبۆڵ ئەوە تەواو لەژێر ئاراستەی ئینگلیزدا بوون دەوڵەتی خەلیفە بەڕەسمی ڕەزامەندی خۆی لەسەر سیڤەردا بوو لە ئەسڵدا خودی کێشەکە دەبوو لە نێوان تورکیا و کورد بووایە بەڵام ئینگلیز نەک هەر ئەوەندەی بە دەوڵەتی خەلیفە ڕەوا نەدەبینی بەڵکو لە ئاقار هەوڵەکانی کەمالیەکان بۆ ڕوخانی دەوڵەتی خەلیفە بێدەنگ بوون کەمالیەکانیش وەگوتمان سیڤەریان بە سێدارەی خۆیان دەزانی مەسەلەی دانای ساڵێک بۆ پیادەکردنی پرۆژەکە خۆی لە خۆیدا تاکتیکی دی ئینگلیز بۆ دەرهەق بە کورد ئەگەرنا پێشتر شێخ مەحموود بە تەنها نامەیەک توانی سەرانی ئینگلیز بە تایبەتی نوئێل و ویلس ڕازی بکات کە خۆی حکومەتێکی کوردی دابمەزرێنێت ئەو کاتیش نە دەوڵەتی عێراق دروست ببوو و نە دەوڵەتی تورکیا بەواتای ئەگەر ئینگلیز ڕشد باە لەسەر دامەزراندنی دەوڵەتێکی کوردی بۆ کورد ئەوە وەک چۆن لە ساڵی 1970 بە حکومدارێتی شێخ مەحموود ڕازی بوو ئاواش دەست بەجێ ڕازی دەبوو کورد دەوڵەتی خۆی هەبێ وێرای ئەو هەموو ڕاستیانە ئەوە ئینگلیز هەر لە ڕۆژی ڕاگەاندنی پەیمانی سیڤەردا بڕیاری داگیرکردنی باکووری کوردستانیدا چونکە ئەو ناوچەیە کە وەک لە سایکسبیکۆ بڕیاری لەسەر درابوو دەبوو بۆ رووسیا بێت بەڵام کودەتای ئۆکتۆبەر وای کرد رووسیا سوپای خۆی لە ناوچەکە بچێشێتەوە بەواتای مەسەلەی جاردانی حکومزاتی بۆ باکوور زۆر ئاسان بوو چونکە ناوچەکە هیچ هێزێکی دژە ئینگلیزی لێ نەبوو
لە بریتی ئەوەی نووسەری کتێبی ئەڕەجل و سەنەم کە ئەفسەرێکی تورکی سەردەمی کەمالیەکان بووە دەنووسێ. ئینگلیز گڵۆپی سەوزی بۆ مستەفا کەمال هەڵکرد بۆ ئەوەی بچێت دەست بەسەر ئەو ناوچەیە بگرێ و ڕاپەڕینی ملی بەرپا نەبێ. لەو چەند لاپەڕەیەدا دەفامرێتەوە کە پەیمانی سیڤەر کارێکی ئینگلیزی بووە لە دژی تورکیا و هەندێک لە هاوپەیمانی خۆی بەکاری هێناوە. ئەگەرنا کۆنگرەی پاریس کە کارەکانی ساڵێک و 3 ڕۆژی خایاند لە 18 ساڵی 1990 تا 21 ساڵی 1920 لە بریتی چارەسەرێکی عادیلانەی کێشەی کورد و ئەرمەن و ئاشووری ئەوەی هەش بوو ئینگلیز بە زەبری هێز لە نێوی برد بە تایبەتی حکومەتەکەی شێخ مەحموود کە لە حوزەیرانی ساڵی 1990 لە نێو برا. بیانووی لە ناوبردنەکەش بە هیچ زۆرێک لەگەڵ بانگەشە ئیجابیەکانی ئینگلیز یەکی نەدەگرتنەوە. ئینگلیز دەیانگوت شێخ پێی لەبەری خۆی زیاتر ڕاکێشاوە. ئەو هەموو پێ لەبەر ڕاکێشانەی شێخ فراوانکردنی سنووری دەسەڵاتی حکومەتەکەی بوو. بەواتە دەیویست حکومەتەکەی هەر لە سلێمانی نەبێ بەڵکو هەموو باشووری کوردستان بگرێتەوە. لە نەزری ئینگلیز ئەمە تاوان بوو چونکە ئەوان شێخ و کوردیان وەک سەرۆک عەشیرەتێک دەبینی نەک وەک سەرۆک دەوڵەتێک و میلەتێک. سیر دەکەی کە کۆنگرەی ئاشتی خەریکی کارە ئاشتیخوازەکانی خۆی بووە. ئینگلیز ئالەو کاتەدا بە زەبری هێز حکومدارێتی خواروی کوردستانی لەنێو بردووە. بەڵام کە ئینگلیز تەواو بۆی دەرکەوت کە کەمالیەکان تەواو لە ڕێژەی سیاسەتی ئینگلیزدان ئەوان نەک هەر ماهیەتی پەیمانی سیڤەریان ئاشکرا کرد بەڵکو پشتیان لە ئەرمەن و ئاشوری و هەتا یۆنانیەکانی ئەزمیریش کرد. ئەمە و ئەگەر بزانین یۆنان بە ئاراستەی ئینگلیز و فەڕەنسا ئەزمیری داگیر کردبوو بەم جۆرە وەک لە بەرایی ئاماژەمان پێدا سیڤەر لە ڕووی کردارەوە ئیقراری دوو کوردستانی کردبوو، کوردستانی عوسمانی و کوردستانی ئێرانی. هەروەها باکوور کە بە پێی سایکس-بیکۆ و سازانۆف بڕیار درابوو بدرێ بە رووسیا. ئەو بەشە هەر بە پێی خودی پەیمانەکە لە بەشی باشوور جیاکرابەوە بەواتای بە حکمی ئەوەی ئینگلیز لە ڕووی عەسکەریەوە فەرماندەی باکووری نەدەکرد، هەروەها بە حکمی ئەوەی ئەو دەڤەرە ترسی لەسەر بەشەوەندەکانی سۆڤیەت هەبوو. بۆیە لە سیڤەردا ئاماژە بە حکمی زاتی بۆ ئەو بەشەی کوردستان کراوە هەرچی مەسەلەی باشووری وڵاتیشە ئەوە لەبەر ئەوەی لە ڕووی عەسکەریەوە تاڕادەیەک لەژێر حکمی ڕاستەوخۆی ئینگلیزدا بوو. هەروەها ناوچەکە نەوتێکی زۆری هەبوو. ئەوە ئینگلیز لکاندنەوەی ئەو بەشەی بە باکوور بە هەندێ مەرجی تەعجیزی بەست بووە. ئەم بەشەش بە کۆتا هات. پەیمانی لۆزانی ساڵی 1923 بە پاڵپشتی عەسکەری و لۆجستی هەندێک لە هاوپەیمانەکان وەک فەڕەنسا و ئیتالیا و هەروەها سۆڤیەت کەمالیەکان بوونی خۆیان لە تورکیا کردە ئەمری واقع. ئەو ڕۆژەی ئەوسا هەمووی لە بەرژەوەندی کەمالیەکان و لە دژی کوردەکان بوو. لەو نێوە بە تایبەتی پاش سەرکەوتنی کەمالیەکان بەسەر یۆنانیەکان لە ئەزمیر و دەوڵەتی خەلافەتی ئەستەمبوڵ ئینگلیز بیری لە کۆنگرەیەکی دی ئاشتی دەکردەوە. ماهیەت و استراتیژیەتی کۆنگرەکە خۆی لە خۆیدا هەڵوەشاندەوە. یان هەر هیچ نەبێ هەموارکردنی بەندەکانی سیڤەر سەبارەت بە کوردەوە دەگەیاند. لە ئاکام هەریەک لە ئینگلیز و تورکیا بە چەند ئامانجێک بەرەو کۆنگرەی ئاشتی لۆزان بەڕێکەوتن. کۆنگرەکە لە دوو ماوەی جیاوازدا دەستی بەکارەکانی خۆی کرد. جاری یەکەم کۆنگرەکە لە 20 تشرینی دووەمی ساڵی 1922 دەستی پێکرد هەتا 4 شوباتی ساڵی 1923 خایاند. جاری دووەمیش لە 24 نیسانی دەستی پێکرد هەتا 24 تەمووزی ساڵی 1923 خایاند. کێشەی ویلایەتی مووسڵ تەوەری سەرەکی دانوەستاندنی هەردوو شاندی ئینگلیز و تورکی بوو. لە ماوەی یەکەمدا لۆرد کیرزۆنی سەرۆکی شاندی ئینگلیز توانی قەناعەت بە ئینوێنی سەرۆکی شاندی تورکی بێنێ کە مەسەلەی ویلایەتی مووسڵ بەجیا بە دوو قۆڵی لە نێوان خۆیان باز بکەن. لە ئاکام هەردوولا لە کۆتایی ماوەی یەکەمدا لە 4 دووی ساڵی 1923 ڕێککەوتن کە کێشەی باشووری کوردستان و ویلایەتی مووسڵ لە کارنامەی کۆنگرە دەربێنن و مۆڵەتی 9 مانگ بە تورکیا و بەریتانیا درا بۆ ئەوەی لەو ماوەیەدا بگەنە تێگەیشتنێکی ڕاستەوخۆ ئەگەر نەگەیشتە یەک ئەوە کێشەکە ڕەوانەی کۆمەڵەی گەلان بکرێت. ئەو مەسەلەیە پەیوەست بوو بە کورد بەڵام هیچ لاریان بە کورد نەدا. بەشداری ئەو کۆنگرەیە بکەن و لە چارەنووسی خۆیان بکۆڵنەوە. لە کۆتایی ماوەی دووەمیش بەواتای 24 حوتی ساڵی 1923 کۆنگرەکە کۆتایی پێهات بێ ئەوەی چارەسەری مەسەلەی باشووری کوردستان بکرێن. هێندە نەبێت تورکیا وەک دەوڵەتێک لەگەڵ بەشی باکووری کوردستان دانی پێدانرا و باشووری کوردستانیش ڕەوانەی کۆمەڵەی گەلان کرا. لە نەزەری تورکیا لۆزان و ویلایەتی مووسڵی لە تورکیا دابڕی بەڵام گەرنتی هێمنی و تەناهی بۆ تورکیا مسۆگەر کرد. لە دەقی پەیمانی لۆزان
لۆزاندا ناوی کورد نەهاتووە. مەسەلەی دەوڵەتی کوردی بۆ تاچی غەیرە تورک و غەیرە مسلمان بە هیچ جۆرێک لە پەیمانەکە ئاماژەی پێ نەکراوە، بەڵام بە حکمی ئەوەی بەشێکی کوردستان لە تورکیایە هەروەها کەمایەتێکی دینی وەک ئەرمەن و ئاشووری لە تورکیا هەیە، بۆیە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئاماژە بە مافی ڕۆشنبیری و دینی کراوە. ئەو ماف و ئەرکانە لە 5 بەندی لۆزان بە ژمارە 37 38 39 40 44 ئاماژەیان پێکراوە. بەپێی خاڵی 38 ئەوە تورکیا بەڵێن دەدات کە ئازادی تەواو بە هەموو دانیشتوانی تورکیا بدات بێ دروستکردنی جیاوازی سەبارەت بە زێد و نەتەوە و زمان و ڕەگەز و دین و عەقیدە. هەروەها کەمایەتیە غەیرە مسلمانەکانیش مافی هاتوچۆ و کۆچکردنیان هەیە. بە گوێرەی ئەو بەندە لە فەراهەمهێنانی ئازادیدا هیچ جیاوازیەک لە نێوان گەلانی ناوتورکیا نییە، بە واتای کورد و تورک هەردووک دەبوو وەک یەک ئازاد بن. ئاشووری و ئەرمەنیەکانیش هەروە لەبەر هەمان پەیڕەو دەکەن. محەممەد شێرزاد لە نەضاڵ ئەکرات لاپەڕە 36 دکتۆر عەزیز شەمزینی لە لاپەڕە 115 و 116 کتێبی جوڵانەوەی ڕزگاری نیشتیمانی کوردستان دەڵێن لە خاڵەکانی 38 و 39 و 40 بەشی سێیەمی پەیمانی لۆزانداوە هاتووە. دەوڵەتی تورکیا دەستبەرەری ئەوە دەبێت کە کورد کەمەڕەگەزێکی تورکیا پێک دەهێنێ بۆی هەیە بە ئاشکرا بە زمانی نەتەوەیی خۆی بدوێ، لە دادگاکانی تورکیادا بەکاری بێنێ، ڕۆژنامە و گۆڤار و پەرتوچی پێدەرکە، بۆی هەیە یانەی زانستی و کۆمەڵایەتی و پەروەردەی کورد زمان پێکەوە بنێت و بەو پەڕی ئازادیەوە لە ناوخۆ و دەرەوەی تورکیا هاتوچۆ بکە و هەموو ئەو مافە سیاسیانەی دەبێت کە تورکەکان هەیەە. دکتۆر حامد لە کتێبی مشکلە کوردیە فی شەرق الئەوسەد لاپەڕە 63 دەڵێ لە خاڵی 39 ئازادی بە نیشتمان پەروەرەکانی کورد و ئەرمەن دراوە کە بە زمانی خۆیان لە بەردەم دادگاکان بدوێن. بەواتای چۆن بەناو لە پەیمانی سیڤەردا ناوی کورد و ئەرمەن هاتووە، ئاوا لە پەیمانی لۆزان بە ئاماژەکردن هێما بۆ کورد و ئەرمەن کراوە. ئەمەش بەڵگەیەکی ترە کە لە کۆنگرەی ئاشتی لۆزان کە ئینگلیز خۆی تێدا باڵادەست بوو دەستبەرداری مافەکانی کورد و ئەرمەن و ئاشووری بووە. ئەو ناوهێنانە تەماویەی کورد و ئەرمەن و ئاشووری لە لۆزاندا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ مافی بە تورکیا دەدا کە لەمە و دوا ڕەوشی سیاسی وڵات بە ئاقاری بەشەوەندەکانی تورکیا بەرێ و نوکۆڵی لە بوونی کورد و ئەرمەن و ئاشووری بکات، بە تایبەت کورد. لە پاش کۆنگرەش هەروە کەوتەوە لە بەندی 37 تورکیا بەڵێن دەدات کە هەرگیز یاسایەک دەرنەکا یان بڕیارێک دەربخا ئەو مافانەی لە هەر سێ بەندەکەی پێشوو خرانە بەرچاو پێشێل بکە. خاڵی 44 باسی ئەوە دەکات کە بەڵێنەکانی تورکیا بەڵێنی جیهانین، لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک بۆی نییە ئەو بەڵێنانە بشکێنێ. ئەجینا ئەو دەوڵەتانەی پەیمانی لۆزانیان مۆر کردووە دەوڵەتە ئەندامەکانی کۆمەڵەی گەلان بۆیان هەیە سەرپەرشتی و جێبەجێکردنی بەڵێنەکان بکەن و تورکیا ناچار بکەن ئەو بەڵێنانە جێبەجێ بکات کە بە دەوڵەتانی داوە. ئەگەر پێ لە هەر سێ بەندی 38 و 39 و 40 ئاماژە بە دەوڵەت و کیانی کوردی نەکراوە، بەواتای بە تەواوی بیرۆکەی دەوڵەتی کوردی هەڵوەشێنرایەتەوە، بەڵام لەو بەندانە دان بەوەنراوە کە ڕەگەزێکی غەیرە تورکی لە دەوڵەتی تورکیا هەیە، لەمەش زیاتر ئەو ڕەگەزە غەیرە تورکیا زۆر مافی ڕۆشنبیری و کەلتوری بۆ دابین کراوە. دەمارگیری نەتەوەی دەسەڵاتی تورک ئەوەندەش بۆ کورد بە زۆر زانی. دەوڵەت لە نەزەری کەمالیەکاندا بوو بە بوونێکی پیرۆز بە جۆرێ دەوڵەتی تورکیا پەرلەمانی ناچار کرد خودی پەیمانی لۆزان هەڵوەشێنێتەوە. هەروەها بەپێی دەستوری سزای تورک ژمارە 88 هەموو شتێک دژ بە تورکیا قەدەغە کرا. لە پاشان مکۆمتربوونی دەسەڵاتی ئەلمانی تورکی ئەوە بە گوێرەی بەندی 140 141 142 143 زمانی کوردی لە تورکیا یاساخ کرا. ئەو کردەوانەی تورکیا پێشێلی بەندی 37 و 44 پەیمانی لۆزانی دەکرد کەچی هاوپەیمانەکان لە بەرامبەر ئەو کردەوانە هیچ هەڵوێستێکیان نەنوان. ئەو بێدەنجەی هاوپەیمانەکان بە تایبەتی ئینگلیز لە بەرامبەر کردەوە نامرۆیەکانی دەوڵەتی تورکیا لە هەمبەر کووردا دەگەڕێتەوە بۆ چەند دەستبەرداریەکی تورکیا بۆ ئینگلیز. پێش هەموو شتێک هەتا سەردەمی کۆنگرەی ئاشتی لۆزان ئەستەمبۆڵ پایتەختی ڕۆحی تورکیا هەر لەژێر کۆنتڕۆلی هاوپەیمانەکان بوو، بەڵام هەر کە شاندیە حکومەتی ئەنقەرە لە لۆزان بە پێشنیارەکانی ئینگلیز رازی بوون سوپای هاوپەیمانەکان بەبێ تەقە شاری ئەستەمبۆڵیان چۆل کرد. پێشنیارەکانی ئینگلیز لە لۆزاندا هیچ پەیوەندێکی بە مافەکانی کوردەوە نەبوو، بە واتای ئینگلیز لە لۆزان تەواو دەستبەرداری باکووری کوردستان بوو بۆ تورکیا بە مەرجێ تورکیا ئەو مەرجانە جێبەجێ بکات. یەکەم، تورکیا پەیوەندی بە ئیسلامەوە نەمێنێ. دووەم، خەلافەتی ئیسلامی هەڵوەشێنێتەوە.
سێیەم، تورکیا بەڵێن بدا بە دامرکاندنەوەی هەر بزوتنەوەیە کە لایەنگرانی خەلیفەی پێ هەڵبستن. 4. تورکیا بۆ خۆی دەستورێکی مەدەنی هەڵبژێرێ لە جیاتی دەستوری عوسمانی کە لەسەر بنەماکانی شەریعەتی ئیسلام دامەزراوە. لە 3 تشرینی یەکەمی ساڵی 1923 ئەنجومەنی نیشتیمانی باڵای تورک سیستەمی بە کۆماریکردن و عەلمانیکردنی تورکیای ڕاگەیاند. هەروەها لە 3 مارتی ساڵی 1924 بەپێی هەر سێبەندی ژمارە 430 دەستوری تورکی سیستەمی خلافەتی ئیسلامی لە تورکیا هەڵوەشێنرایەوە. لە پاشان لە ڕێگەی کۆمەڵەی گەلانەوە چارەنووسی باشووری کوردستان لەژێر دەستی تورکەکان هێنرایە دەرەوە. ئەو بەشەی کوردستان کە بڕیار بوو لە لۆزان چارەسەر بکرێ لە بەشی باکوور جیاکرایەوە بە زەبری هێز کرایە بەشێک لە عێراقی عەرەبی. بەم جۆرە لە کۆنگرەی ئاشتی لۆزان هیچ ڕێزێک بۆ کورد دانەنرا. ئەمە و کورد بە زۆر ڕێگا هەوڵیدا لەگەڵ تورک و ئینگلیز ڕێک بکەوێ، بەڵام بەرژەوەندیەکانی ئینگلیز و تورک زۆر گەورەتر بوون لە مافەکانی کورد. پەیمانی لۆزان ئەگەر بەندەکانی 38 و 39 و چلی جێبەجێ بکرابان کە سەبارەت بە مافەکانی کورد هیچ پایەکی ئەو تۆیان نەبوو، ئەوە دەکرا کە چارەنووسی کورد بەو دەردە نەبرێ کە برا. بەڵام لە مێژوودا دەرفەتی ڕامان نییە ئەوەی ڕوویدا دەبوو ڕووبدا، چونکە هیچ کاتێ بەرژەوەندی ئیستیعمار جاچ ئیستیعماری بیانی بێ یا ئیستیعماری تورکی، عەرەبی، فارسی لەگەڵ ویستی گەلانی ئازادیخواست یەک ناگرێتەوە. هەر لەسەر ئەو بنەمایە ئیستیعماری ئینگلیز و ئیستیعماری تورک هاوشان لەگەڵ ئیستیعماری عەرەب بە زەبری هێز نیشتیمانی کوردیان پارچە پارچە کرد و هەرچیان لە 10 ساڵ لە دژی کورد درێغیان نەکرد. ئەم بەشەش بە کۆتا هات. ڕەوشی ڕۆژئاوا پێش بەستنی کۆنفرانسی لۆزان. گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ئەوروپا و زیاتر بەرجەستەبوونی پیرۆسترۆیەکەی گۆرپاچۆف و لە وڵاتانە و خودی سۆڤێت هەروەها زیاتر بەرهەمهێنبوونی مەسەلەی دیموکراسی و مافی مرۆڤ هەر هەمووی هەرچۆنێ بێ بە بەرژەوەندی مەسەلەی کورد هاتنە پێشەوە، چونکە پێشتر بەهۆی بەکاربوونی سیستەمی دووجەمسەری مەسەلەی کورد لە نێو بەردەشکامپی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کڕ و کبکرابوو. ئەمە و ئاوارەبوونی کورد لە هەندەران و تاڕادێک بە دیارکەوتنی جالیەی کوردی لە ئەوروپا وای لە هەندێک ڕێکخراوی مرۆڤدۆستی ئەوروپی ناحکومی کرد هەندێک کۆڕ و کۆنفرانس لەسەر مەسەلەی کورد ببەستن. ئەوە بوو کۆنفرانسێک بە ناوی کۆنفرانسی بەرلین لە نیسانی ساڵی 1989 سەبارەت بە مافی مرۆڤی کورد لە کوردستان بەسترا. لە ڕۆژانی 14 و 15 ئۆکتۆبەری ساڵی 1989 کۆنفرانسێکی نێونەتەوەیی لە هۆڵی کۆنفرانسە نێونەتەوەییەکانی پاریس لەسەر مافی مرۆڤی کورد و ناسنامەی فەرهەنگی بەسترا. ئەو کۆنفرانسە بە ئیبتیکاری بنیاتی فرانس لیبەرتی کۆمەڵەی فەڕەنسی ئازاد و ئەنیستیتۆی کورد لە پاریس پێک هات. 46 کەس لە بەشداربووان دەربارەی بارودۆخ و ڕەوشی گەلی کورد لە کوردستان دوان. بۆ نمونە ئیبراهیم ئەسکۆی نوێنەری کورد لە ئەنجومەنی تورکیا دەربارەی ڕەوشی کورد لە تورکیا دووە. خانم هێلین قاسملۆ لە تێڕوانینی قاسملۆ دەربارەی کوردی ئێران دووە. دکتۆر مەحموود عوسمان دەربارەی باری کورد لە عێراق دووە. عیسمەت شەریف وانلی دەربارەی بارودۆخی کورد لە سووریا و لوبنان دووە. هەروەها پرۆفیسۆر نادر ناورۆڤ دەربارەی کوردەکانی سۆڤێت دووە. ئەمە و چەندەها دەستە و کۆمەڵەی بەشەدۆستی جیهانی لە 26 وڵاتی جیهانەوە بەشداری کۆنفرانسەکە بوون. لە کۆنفرانسەکەدا دەمەتەقەیەکی گەرم لەسەر مەسەلەی کورد و هۆکارەکانی بێدەوڵەتبوونی کورد کرا. هەروەها لە گفتوگۆکاندا گفتوگۆ لەبارەی ئەو بێباری و چارە ڕەوشەیەی کە لە کۆنەوە بۆ تەمۆتەکەی کورد کرا. ئەمە و دوا بە دوای کۆنفرانسی بەرلین و پاریس ئەوە لە ئاداری ساڵی 1990 کۆڕێک لە فەڕەنسا لەسەر دۆزی کورد ساز کرا. هەروەها لە نیسانی ساڵی 1990 ئەو شارەی لە مێژووی نوێی کورد هێمای نوسکۆ و بێئومێدیە شاری لۆزان کۆنفرانسێکی فرەیی لەسەر مەسەلەی کورد بەخۆوە بینی. ئەم بەشەش بە کۆتا هات. کۆنفرانسی لۆزان نیسانی ساڵی 1990 لە مانجی نیسانی ساڵی 1990 لە شاری لۆزانی سویسری کۆبوونەوەیەکی گەورە لەسەر دۆزی کورد ساز کرا. ئەو کۆبوونەوەیە کە بە دروستی لە 27 نیسانی ساڵی 1990 دەستی بەکارەکانی خۆی کرد لەژێر چاودێری ڕێکخراوی مۆدسی سویسری بۆ مافی مرۆڤ و هەروەها کەسایەتی ناسراوی کورد عیسمەت شەریف وانلی بەڕێوە چوو. لە بەرایی خاتوویەڤین جاجی سەرۆکی هەرێمی لۆزان هاتە قسە و لە ڕاگەاندنێکدا پشتگیری خۆی بۆ دۆزی کورد دەربڕی، هەروەها بێزاری خۆی لە بەرامبەر بە
بەیەکە و بەستنەوەی ناوی شاری لۆزان و پەیمانی شومی لۆزانی ساڵی 1923 دەربڕی. لە پاشان ڤیکتۆر ڕۆفی سەرۆک پەرلەمانی نیشتیمانی لە هەرێمەکەدا لە وتەیەکدا جەختی لەسەر هاوکاری و پاڵپشتی خەڵکی لۆزانی لەگەڵ دۆزی کورد کرد. ئەمە و ڕۆفی دابینکردنی مافە دیموکراسی و مرۆڤایەتیەکانی کوردی بە پرۆسەیەکی زەروری دانا. لە پاش ئەو ڕێزدار شەریف وانلی بەو زانیاریە زۆرەی لەبارەی مێژوو کەلتور و دۆزی کوردەوە هەیەی هاتە دوان و بە تێروتەسەلی باسی لە مێژوو ژیان و شارستانی نەتەوەی کوردی بۆ ئامادەبووان کرد. لە پاشان خات و فرانس ئیتی لاودی سەرۆکی ڕێکخراوی مۆتس نوێنەری سۆشیال لە پەرلەمانی ئیتیحاددا کارنامەی ڕۆژی کردنەوەی کۆبوونەوەکەی خوێندەوە. ڕۆژی دواتر نوێنەری پارتەکانی کوردستان هەریەک لەمەڕ ڕەوشی ناسایی کوردستان لە بواری سیاسی و کەلتوری و ئابووری وتەی خۆی خوێندەوە و هەروەها هەر لە کۆبوونەوەکەدا لە هەڕەشەی داگیرکارانەی کوردستان بۆ سەر تاک و کۆمەڵی کوردی کرا. هەر لەو ڕۆژەدا کارنامەی کۆبوونەوەکە بۆ سەر لێژنەیەکی کاتژێری دابەش کرا. یەکەم، ڕەوشی جوگرافی کوردستان. دووەم، ئۆپۆزیسیۆنی کورد لە ئەوروپا. لەو بەشەدا دەردەکەوێت کە بەهۆی ئاوارەبوونی کورد و لالێکردنەوەی وڵاتانی ئەوروپی کوردەکان توانیان هەریەکە ئۆفیسی خۆی هەبێت. ئەم گۆڕانکاریە گەر ئەو سال لە چاو ڕێژەی کورد شتێکی زۆر کەم بوو، بەڵام بە بەراورد لەگەڵ هەفتاکان ئەوە لالێکردنەوەیەکی چاک بوو. سێیەم، پەیوەندی ئابووری لە نێوان سویسرا و ئەو دەوڵەتانەی هەریەک بەشێکی کوردستانی پێوە لکێنرا بوو. چوارەم، مافی مرۆڤ لە کوردستان. وروژاندنی مەسەلەی مافی مرۆڤ لە کوردستاندا شتێکی زۆر نوێ بوو، چونکە جاران بە پێی بەندێکی نەتەوە یەکگرتووەکان دەوڵەتە داگیرکارەکانی کوردستان دەوڵەتی سربەخۆ و سنوورەکانیان پیرۆز بوون. جا وروژاندنی مەسەلەی مافی مرۆڤ کەناڵێک بوو ئەوروپا لە ڕێگای ڕێکخراوە ناحوکمیەکاندا دەبوژاند بۆ ئەوەی لەو ڕێگایەوە هەندێک مەرامی سیاسی و ئابووری بەدەست بێنن. لەو نێوەشدا کورد هەر قازانجی دەکرد، چونکە هەرچ نەبێ کێشەکەی هەندێک ڕۆشنایی بۆ دەهات و حەز بەبوونی دەکرا. ئەو دەرگایە ساڵەها بوو ڕۆژئاوا بەڕووی کوردی داخستە بوو. پێنجەم، سیاسەتی دەروەی سویسرا و کورد. هەرچەندە سویسرا لە زۆر ڕووەوە خۆی لە هەندێک کێشەی ڕۆژهەڵات دوورگرتە بوو، بەڵام ڕاگەاندنێکی وەزارەتی دەرەوەی سویسرا لەمەڕ کورد و مەسەلەی کورد ئەوسا زۆر ئیجابی بۆ ڕەوشی کورد دەشکایەوە. بەڵام ئەو خاڵە تەنها داواکاری بوو. ئەوسا هیچ شتێک نەبیسترا کە حکومەتەکەی سویسری شتێک لەبارەی کوردەوە بڵێ. شەشەم، ڕۆڵی ئافرەتی کورد. حوتەم، کەمانەتەوەیەکانی کوردستان. لە کوردستاندا ماوەیەکی زۆر درێژە هەندێک کەمایەتی دین و قەومی لە کوردستان دەژین و وەک ئاشووری و کردانی و ئەرمەن، جوولەکە، یەزیدی کە لە ئەسڵدا کوردن، کاکەیی، حەقەخوازەکان، تورکمان، دروز و عەرەب. ئەو کەمانەتەوەی و دینیانە ئەگەر ڕۆژئاوا دەوڵەتە هەرێمیەکان نەیانوروژاندبن لە دژی کورد، ئەوانە کورد هەر بە براو بە بەشێک لە خۆ زانیوە. هەشتم، فەرهەنگ و ناسنامەی کورد. کورد وەک گەلێکی ڕەگەزئاری خاوەن فەرهەنگ و کەلتور و ناسنامەی نەتەوەی خۆیەتی، بەڵام داگیرکاران هەر یەکێک بە جۆرێک بیان و هەوڵی داوە لەلایە کورد بە بەشێک لە خۆی بزانێت، یان هەوڵی داوەوە پیشامدا کە کورد گەلێکی دڕندەی خێڵەچین و دوورن لە حەزارەت و ژیانی مەدەنی. بۆیە توێژینەوە لەسەر کەلتور و ناسنامەی نەتەوەی کورد بە شێوەیەکی ئەکادیمی و ڕاگەیاندنی لە میدیاکانی ئەوروپا ئەوسا کاریگەری خۆی هەبوو. نۆیەم، کورد لە هەندەران. ئەمە ئەگەر لە ڕواڵەتدا کێشە بێ، بەڵام لە هەندێک حاڵەتدا کورد دەتوانێت سوودی زۆر لە ئەوروپا وەربگرێ. دروستبوونی جالیەی کوردی لۆبی کورد لەسەر بنەمای کوردانە پاڵپشتێکی گەورە دەبن بۆ سەرخستنی ئەزموونی کورد، چونکە دەوڵەتێکی وەک ئیسرائیل ئەگەر سیاسەت و دین دەورێکی گرنگیان بینی لە دروستکردنیدا، بەڵام لۆبی زایۆنی لە ئەمریکا و ئەوروپا دەورێکی گرنگی بینیوە لە پاراستنیدا. پاشان دەرگای گفتوگۆ واڵا کرا. گفتوگۆیەکی گەرم لەسەر ئامانجی استراتیژی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان کرا. لە دوای جەنجی دووەمی جیهانیدا بەهۆی مارکزیزمبوونی بزافەکە ونبوونی سەرکردە کلاسیکیەکان لە گۆڕەپانەکەدا لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستاندا حکمی زاتی بووبووە مۆتەکە و مەسەلەی سربەخۆبوونی کوردستان وەلانرابوو. هەرچی لە باکوور بوو ئەوە سربەخۆیی و کوردستانی گەورە نێو بزافی ئەو بەشەدا بە هەرمێن بوو. بۆیە لە کۆبوونەوەکە مشتومڕ لەسەر ئەوە دەکرا ئاخۆ لەمە دووە ئامانجی استراتیژی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان سربەخۆیی یان ئۆتۆنۆمی بێ.
وروژاندنی مەسەلەیەکی وا گرنگ ماهیەتی ناسنامەی بزوتنەوەکە دیاری دەکا هەرچەندە لە سەردەمی ئەو کۆبوونەوەیەدا بزافی ڕزگاری خوازی کوردستان لە باشوور تووشی نوسکۆ بووبەوە بەڵام ئەو نوسکۆیە دژەکانی دوێنەی لە بەرەیەکدا کۆ کردبووە لە کۆتاییدا لێژنەکان راپۆرتی خۆیان بۆ دەستەی سەرپەرشتکەری کۆڕەکە بەرز کردەوە ڕاگەیاندنی کۆتایی کۆڕەکە کە خۆی لە خۆیدا تەنها چەند داواکاری و ڕاستپاردەیەک بوون بەم شێوەیە بوو. یەکەم کۆنفرانسی لۆزان پشگیری بانگەوازەکەی ئاندری ساخارۆف دەکات. ساخارۆف لە نامەیەکدا بۆ کۆنفرانسی پاریس داوای لە کۆنفرانس کردبوو کە داوا لە ئەنجومەنی گشتی ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکان بکە کە ڕێکخراوێکی هەمیشەیی کوردی بۆ نوێنەرایەتیکردنی دۆزی کورد لەسەر ئاستی جیهانی لە دامودەستگاکانی نەتەوەیەگرتوەکان پێک بهێنێ. دووەم کۆنفرانس داوای لە عێراق و تورکیا و سووریا و ئێران کرد کە دەست لە پێشەڵکردنی مافی مرۆڤی کورد لە کوردستان هەڵبگرن هەروەها مافە دیموکراسی و مرۆڤایەتیەکانیان دابین بکەن. سێیەم داوا لە حکوومەتی سویسرا کرا کە چیدی چەک و تەقەمەنی عسکەری بە عێراق و تورکیا و سووریا و ئێران نەفرۆشێ هەروەها داوا لە سویسرا کرا کە سیاسەتی کەنارگیری پەیڕەو بکات لە مامەڵەکردن و هاوکاریکردنی ئەو ڕژێمانەی دەبنە هۆی زیاتر چەوسانەوە و ئازاردانی خەڵکی بێتاوانی وڵاتەکانیانەوە. چوارم داوان لە حکوومەتی سویسرا کرا کە بکەوێتە خۆ بۆ پێشکەشکردنی هاریکاری مادی و معنەوی بۆ پانابەران. ئەو کۆبوونەوە فراوانەی لۆزان لە کات و سات و شوێنێکی وابوو چەندەها دەلالەتی لە خۆ گرتبوو سەبارەت بکاتەوە ئەوە لە ڕۆژئاوا باهۆزی دیموکراسی و مافی مرۆڤ خەریک بوو دەرگای شاراوەی زۆر وڵاتی واڵا دەکرد هەروەها زەنجی هەرەسی بلۆکی سۆشالیستی سۆڤیەت خەریک بوو دەنجی خۆی بە گوێی ئەوروپای شەرقی و هەتا هەندێک لە کیانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا بدا هەرچەندە وەگوتمان ئەوروپای ڕۆژئاوا بە فەڕەنسا و ئەڵمانیاشەوە لە ڕێگەی هەندێک ڕێکخراوی ناحکومی خەریک بوو کۆتاییان بەو بێدەنجیە گەورەیە دەهێنا سەبارەت بە هەڵبژاردننی لۆزان بۆ کۆنفرانسێکی ئاوا ئەوەش هەرچ نەبێ لە ڕواڵەتدا داوای لێبوردنێکی بێدەنجی ڕۆژئاوا بوو لە کورد کۆنفرانسی پاریس و لۆزان دەرگیان لەسەر باسکردنی مەسەلەی کورد لە ئەوروپا واڵا کرد ئەو سۆڤیەتەی بە قسەی دکتۆر عەبدوڵڵا پەشێو کە لە ساڵی 1975ەوە دوان لەسەر کوردی لە میدیاکانیاندا یاساخ کردبوو 34 ئەوە بە یارمەتی پارتی کۆمۆنیستی ڕووس و هەندێک زانا و ڕۆشنبیری ناسراوی کوردی سۆڤیەت لە 23 تا 27 تەمووزی ساڵی 1990 لە مۆسکۆ کۆنگرەیەکیان بەست بە ناوی کوردی سۆڤیەت مێژووی هاوچەرخی ساز کرد 35 لە 15 بۆ 17 ئاداری ساڵی 1991 لێژنەی سوێدی بۆ مافی مرۆڤ کۆنفرانسێکی نێونەتەوەی بە ناوی دانان بە مافی کورد جاردانی ستۆکهۆڵم بۆ مافی مرۆڤی کورد بە ئامادەبوونی 240 نوێنەری 20 دەوڵەت و نوێنەری پارتە سیاسیەکانی کوردستان ساز کرد دەتوانین بڕیارەکانی کۆنفرانسەکە لە چەند خاڵێکدا چڕ بکەینەوە وەک یەکەم کۆنفرانس داگیرکارانی کوردستان ئاگادار دەکاتەوە کە گوێڕایەڵی جاردانی مافی مرۆڤی جیهانی بن دووەم دەست لە تیرۆرکردنی نەتەوەی کورد هەڵگرن سێیەم هەوڵ بدرێ بۆ دەستەبەرکردنی مافی چارەی خۆنووسین بۆ کورد 36 ئەمە و دەرچوونی بڕیاری 688 لە 5 نیسانی ساڵی 1991 یەکەم هەنگاوی UN بوو بۆ دەستێوەردان لە کاروباری ناوخۆی دەوڵەتێکی سربەخۆدا ئەمەش بۆ کورد ئاوڕلێدانەوەیەکی گەورە بوو چونکە هەر لە پاش ساخکردنەوەی کێشەی ویلایەتی مووسڵ بە قازانجی ئینگلیز و عەرەبی عێراق یەکەم جار بوو UN پیرۆزی بڕیارێکی نێونەتەوەیی خۆی ببەزێنێ ئەمە و هەر لەبەر ڕۆشنایی پشتگیری USA کوردەکانی باشوور توانیان جارێکی تر حکوومەت و پەرلەمانێکی کوردی دابمەزرێنن ئەم بە شەش بە کۆتا هات ئەو ڕێکەوتن نامانەی لە نێوان لۆزانی ساڵی 1923 و لۆزانی ساڵی 1990 لە جژی کورد مۆرکران پاش ئەوەی کۆمەڵەی گەلان لەژێر فشاری ئینگلیز بەشی باشووری کوردستانی بە عێراقی عەرەبیەوە لکان ئینگلیز لەگەڵ داگیرکارانی کوردستان لە ڕێگایەک دەگەڕا بۆ ئەوەی بەرەیەکی هاوکۆ لە دژی جوڵانەوەی ئازادیخوازی کوردستان پێک بێنن دەمکوتکردنەوە و شیکردنەوەی شۆڕشەکانی پیران و ئاگری و دەرسیم ئاکامی هاریکاری ئینگلیز و سۆڤیەت و ئێران بوو
هەروەها لە بەشی باشووریش ئینگلیز و عەرەبی عێراق راپەڕینەکانی شێخ مەحموود و شێخ ئەحمەدیان سەرکوت کرد. لە بەشی ڕۆژئاوا فەڕەنسا هاوشان لەگەڵ سوپای عەرەبی سووری کەوتە لێدانی راپەڕینەکانی کورد لەو بەشەدا. لە بەشی ڕۆژهەڵاتی کوردستانیش کە هەر لە سەردەمی کۆنەوە لەژێر حکمی ئێراندا بووە، ڕەزاشا بە هاوکاری ئینگلیز ڕۆحی بەرگری کوردی لەو بەشەدا خامۆش کرد. لەم بەشەدا هەوڵ دەدەین زیاتر جەخت بکەینە 4 ڕێکەوتنامەی بەناوبانگ کە هەر یەکەیان بە پاڵپشتی ڕۆژئاوا بۆ لێدانی جوڵانەوەی ڕزگاری خوازی کوردستان بەستراون. ئەم بەشە بە کۆتا هات. یەکەم، ڕێکەوتنامەی سەعەد ئاباد تەمووزی ساڵی 1937 ڕەوشی ناوچەکە پێش بەستنی پەیمانی سەعەد ئاباد. لە کوردستانی باشوور ئینگلیز و دەوڵەتی عێراق لە ڕووی کرداریەوە تا ڕادەیە کۆتاییان بە جوڵانەوەی چەکداری کورد هێنابوو. عێراقیش بوو بە دەوڵەتێکی سەربەخۆ. لە بەشی ڕۆژهەڵاتیش ئێران بە هاوکاری ئینگلیز توانی بووی تەواوی وڵات کۆنتڕۆل بکە. هێندە هەبوو ئێران هێشتا دانی بە دەوڵەتی عێراق نەنابوو. ئەمەش پابەند بوو بە دوژمنداری کۆن نێوان هەردوولا لەسەر مەسەلەی سنوور و مەسەبەوە. لە بەشی باکوور تورکیا توانی بووی بەو پەڕی درندەیەوە هەردوو ڕاپەڕینی شێخ سەعید و ئاگری لە نێوبەرێ، بۆیە تەنیا گرفتی مای بوو لەگەڵ کوردەکانی دەرسیم بوو. وێڕای ئەو هەموو گۆڕانکاریە کە هەموو لە ڕواڵەت بە ئاقاری بەرژەوەندەکانی ئینگلیزدا دەچوون، بەڵام بێجگە لە کێشەی کورد ئینگلیز ترسێکی تری لا دروست ببوو، ئەویش بڵاوبوونەوەی شوعەت و کاریگەری سۆڤێت بوو لە ڕۆژهەڵاتدا. لە عێراق لە ساڵی 1934 حیزبی شیوعی دروست بوو. ئەمە واتای ئەوەی دەبەخشێت کە سۆڤێت توانیوێتی شۆڕش و فیکرەکەی بنێرێتە ڕۆژهەڵات. لە تورکیا و ئیرانیش جموجۆڵی شیوعیەت هەبوو، چونکە هەرچنە بێ ئەو دوو دەوڵەتە سنووریان نزیکتر بوو لە سۆڤێت. جا بۆ ئەوەی شیوعیەت تەشەنە نەکاو جارێکی تر جوڵانەوەی کوردی هەتا ڕادەیەک عەرەبی و تورکی و فارسیش بەرپا نەبێت، ئینگلیز کەوتە خۆ بۆ کۆکردنەوەی عێراق و تورکیا و ئێران. ئاکامی ئەو هەوڵەی ئینگلیز ئیمزاکردنی ڕێکەوتنامەی سەعەد ئاباد لە 8 ساڵی 1937 لە تاران لە نێوان ئێران و عێراق و تورکیا و ئەفغانی لێکەوتەوە. پەیمانی سەعەد ئاباد. ئەم پەیمانە لە دەبند پێک هاتووە. لە بەندی یەکەمدا هەر چوارلا کە ئەو پەیمانەیان ئیمزا کردووە بەڵێن دەدەن بە هیچ جۆرێک دەست لە کاروباری ناوخۆی یەکتر وەرنەدەن. لە بەندی دووەمدا هاتووە کە هەموو ئەوانەی ئەو پەیمانەیان مۆر کردووە ڕێزی سنووری یەکتر بگرن. لە بەندی سێیەمدا هەر چوارلا لەسەر ئەوە ڕێککەوتن کە ڕاوێژ بە یەکتر بکەن و سەبارەت بەو ناکۆکیانەی سوبغەیەکی دەولی هەیە و پەیوەندی بە بەرژەوەندی هەمووانەوە هەیە. لە بەندی چوارەمدا هەموو بەڵێن بە یەکتر دەدەن کە لە هیچ حاڵەتێک چ بە تەنیا و چ بە هاوبەش لەگەڵ دەوڵەتێک یان چەند دەوڵەتێک دوژمنداری یەکتر نەکەن. ئەو حاڵەتانەی خوارەوە بە دوژمنداری حسێب کراون. 1. ڕاگەیاندنی شەڕ. 2. دەوڵەتێک دەست بەسەر خاچی دەوڵەتێکی تردا بگرێ بە هێزی چەک. 3. هێرشکردنی دەوڵەتێک بۆ سەر دەوڵەتێکی تر. 4. هاریکاریکردنی هێرش بەر بە شێوەیەکی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ. لە بەندی پێنجەمدا هاتووە ئەگەر دەوڵەتێک لەو دەوڵەتانەی ئەو پەیمانەی واژۆ کردووە بینی بەندی چوارەم پێشەل کراوە یا خەریکە پێشێل دەکرێ، ئەوە پێویستە دەست بەجێ کێشەکە پێشکەشی کۆمەڵی گەلان بکرێ. بەندی شەشەم باز لە تەعەدای دەوڵەتێک لەو دەوڵەتانەی ئەو پەیمانەیان مۆر کردووە بۆ سەر دەوڵەتێکی کە لە پەیمانەکەدا نییە دەکا. لە بەندی حەوتەمدا وا هاتووە هەر دەوڵەتێک لەو دەوڵەتانەی ئەو پەیمانەیان مۆر کردووە پەیمان دەدا بنەوانی لەلایەنی تایبەتی خۆیدا بکات بۆ ڕێگاگرتن لە هەستان و چالاکیکردنی چریکە چەکدارەکان یان کۆمەڵێک یان ڕێکخراوێک ئامانجی ڕووخاندنی دامەزراوەکانی ئێستای هەبێت کە ئەرچی پاراستنی هێمنی و ئاسایشی هەر بەشێک لە سنووری لایەنەکانی تر ئەگرێتە ئەستۆ. لە بەندی هەشتم جەخت لەسەر ئەوە کراوە کە کێشەکان بە ئاشتی چارەسەر بکرێ. لە بەندی نۆیەمدا ئەوە دووپات کراوەتەوە کە ئەو پەیمانە هیچ بەندێکی تێدا نیە لەگەڵ میثاقی کۆمەڵەی گەلان دژ بێ. لە بەندی دەیەمدا هاتووە کە ئەو پەیمانە بە فەڕەنسی نووسراوە و بۆ ماوەی 5 ساڵ بەردەوام دەبێت. شاو سەرۆکی هەر چوار دەوڵەتی عێراق و ئێران و تورکیا و ئەفغانستان بڕیاری بەستنی ئەو ڕێکەوتنامەیەیاندا و هەر چوار وەزیری دەرەوەی ئەو دەوڵەتانە کە بریتی بوون لە دکتۆر ناجی ئەسیل وەزیری دەرەوەی عێراق، عینایەت الله سەمیع وەزیری دەرەوەی ئێران و دکتۆر تۆفیق ڕوشدی ئاراس وەزیری دەرەوەی تورکیا و فیچ محەممەد خان وەزیری دەرەوەی ئەفغانستان بەندەکانی ئەم پەیماننامەیان ئیمزا کردووە.
بە حکمی ئەوەی کورد لە سێ دەوڵەتی عێراق و ئێران و تورکیا هەیە و هەروەها هەر چوار دەوڵەت ئەڵقە لە گوێی ئینگلیز بوون لە ناوچەکەدا ئەوە بەڕای من نەک هەرتەنها بەندی حوتەم بەڵکو بەندی 1 و 2 و 3 و 4ش لە زۆر ڕوەوە تایبەت بە کوردن. بێدەنگبوونی کۆمەڵەی گەلان و دەوڵەتەکانی دی لەسەر کردەوە نامرۆڤایەتیەکانی کەمالیەکان بەرامبەر خەڵکی دەرسیم ئەو ڕاستیە زیاتر ڕوون دەکەنەوە کە ئەو بەندانە 1 و 2 و 3 و 4 تایبەت بە کوردن. بە جۆرێ هەندێک سەرچاوە جەخت لەسەر ئەوە دەکەن کە کەمالیەکان لە شەڕی دەرسیمی ساڵی 1936-1938 هەتا مادەی چیمیاییان بەکارهێناوە. لەو نێوە سۆڤێتیش بێدەنگ بوو چونکە ئەوەش سنووری لەگەڵ تورکیا بوویان وەک شوعیەکی تورکی دەڵێ شەڕی دەرسیم لە پێناو گۆڕانکاریە مەدەنیەکانە کە دەوڵەت پێی هەڵدەستێ عەشایەری کوردی دەرسیمیش مەدەنیانەیان ناوێ. هەروەها سەبارەت بە لێدانی بزافی کوردی لە هەر سێ دەوڵەتدا ئەوە ئەهێنێ ئاماژە بە هاوکۆیی هەر سێ دەوڵەت بکەین سەبارەت بە لێدانی بارزانیەکان لە ساڵی 1947. هاوکۆیی ئەو سێ دەوڵەتە ئەوەندە چڕ بوو تا ئەو بارزانیانە ناچار بوون بە پێ زیاتر لە مانگێک لە نێوان سوپای هەر سێ دەوڵەتدا بەرەو سۆڤێت بچن. ئەم بەشەش بە کۆتا هات. دووەم پەیمانی بەغدا 24 بەفرامباری ساڵی 1955 ڕەوشتی ناوچەکە. پێش ئەوەی پەیمانی بەغدا ببەسترێ هێزێکی تر لە ناوچەکەدا خەریکی نواندنی باڵادەستی خۆی بوو. ئەو هێزەش ئەمریکا بوو. بەرژەوەندی ئەمریکا لە پەنجاکان وای دەخواست کە گرنگی بە دەوڵەتە داگیرکارەکان بدا و پشت لە دۆزی کورد بکە. لەو بارەیەوە لازاریف دەنووسێت ئەمریکا کوردستانی نەکردبووە ئامانجی خۆی. بەرژەوەندی لەوەدا بوو جوڵانەوەی نەتەوەی کورد بەلاوازی بمێنێتەوە کە نەبێتە هۆی پێلەقکردنی ئەو ڕژێمە کۆنەپەرستانەی سەر بە ڕۆژاوان لە تورکیا و ئێران و عێراقدا. ئەمە هەڵوێستی ئەمریکا بوو. هەرچی ئینگلیز و دەوڵەتە داگیرکارەکان بوون ئەوانیش لەسەر هەمان هێڵ کاریان دەکرد. سەبارەت بە عێراق و تورکیا ئەوە بەر لەوەی پەیمانی بەغدا مۆر بکەن پەیمانێکی تریان لەمەڕ لێدانی بزاوی ڕزگاری خوازی کوردستان ئیمزا کردبوو. لە 29 ئازاری ساڵی 1946 هەردوو ڕژێمی عێراق و تورکیا پەیمانی هاوسەی خاسیان مۆر کرد. لە بەندی سێیەمی ئەو پەیماننامەیە ئاماژە بۆ چالاکی چەکداری و سیاسی کوردان کراوە. هەردوو لا ڕەزامەندی خۆیان لەسەر لە بینبردنی کێشەی هاوبەشی دۆزی کورد دەربڕیوە. هەروەها هەردوو تیپی عێراق و تورکیا پەیمان دەدەن کە بە هیچ جۆرێک دەست لە کاروباری ناوخۆیی یەکتر وەرنەدەن و هەر کێشەیەکیش پەیدا بێت بە ڕێگەی ئاشتی بەپێی بەڵگەنامەی UN چارەسەری بکەن. لە ساڵی 1950 پارتی دیموکراتی تورکیا لە ڕێگەی هەڵبژاردنەوە هاتە سەر حکم. ئەم پارتە بەڵێنی زۆری بەگەلانی تورکیادا بوو بەڵام دیارە ئەویش وەک پارتەکەی ئەتاتورک هیچ سۆزێکی بۆ هەستی نەتەوایەتی کورد نەبوو. ئەو پارتە لە 21 ئەیلولی ساڵی 1951 وای کرد تورکیا بچێتە ناو پەیمانی باکووری ئەتڵەسی. ئینگلیز لە عێراق هەر زیاتر خەریکی ترکردنی دەسەڵاتی عەرەبی عێراق بوو. لە ساڵی 1948 پەیمانی پۆرتسماوس یان لە دژی بەگەلانی عێراق مۆر کرد. هەروەها کەوت نەخۆ بۆ ئەوەی ڕادەیەک بۆ چالاکی سیاسی شۆعیەکانی عێراق و کوردستان دابنێن. لە سێدارەدانی فەهدی سکرتێری حزبی شۆعی عێراق و هەندێک سەرکردەی تر ئەوەیان دەسەلماند کە ئینگلیز ترسێکی زۆری لە شۆعیەکان هەبووە. هەرچی تودەی ئیرانیش بوو ئەوە باری لە شۆعیەکانی عێراق و تورکیا خۆشتر نەبوو. بەڵام لەگەڵ ئەوەشە هەریەک لە ئەمریکا و بەریتانیا کە لەگەڵ سۆڤێت لە شەڕی سارد بوون چاودێری هەموو جموجۆڵێکی بزافی ڕزگاری خوازی کوردیان لە وڵاتانە دەکرد. جا بۆ ئەوەی بڕیارەکانی سعد ئاباد زیندوو بکرێنەوە کاری پێ بکرێن ئەوە ئەمریکا پەیمانی بەغدای لە 24 شوباتی ساڵی 1955 لە نێوان عێراق و تورکیا و ئێران پێکهێنا. ئەم بەشەش بە کۆتا هات. پەیمانی بەغدا ساڵی 1955 بە دروستی لە 24 شوباتی ساڵی 1955 ئەمریکا وەک چاودێر هەندێک لە ڕژێمە داگیرکارەکانی کوردستانی لە بەغدا کۆ کردەوە بۆ ئەوەی پەیمانێکی هاوکۆ لە دژی جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد و گەلانی دی لە ناوچەکە ببەستن. ئەو پەیمانە لە هەندێک شوێن بەناوی پەیمانی سنتۆش هاتووە. هەردوو لا دەستکەلان نوێنەری ئیمپریالیزم لە ڕۆژهەڵاتی کە عەدنان مەندەریس و نووری سەعید بوون بە دامەزرێنەری ئەو پەیمانە دادەنرێن. ئەو پەیمانە بە نوێنەری ئەو دەوڵەتانەی خوارەوە کۆنگرەی خۆی بەست. لە عێراق نووری سەعید،
لە تورکیا عەدنان مەندەریس، لە ئێران حوسێن عەلا، لە پاکستان جودری محەممەد عەلی، لە بەریتانیا هارلۆد ماکمیلانی وەزیری دەرەوە و ئەمریکاش وەک چاودێر لە کۆبوونەوەکەدا بەشداری دەکرد. بە پەیوەندی حوتەمی ئەو پەیمانە دەبوو هەموو هێزەکان یەک بخرێن لە پێناوی بزاڤە ڕزگاری خوازەکان لە ناوچەکەدا، بە تایبەتی بزاوی ڕزگاری خوازی کورد. وەگوتمان ئامانجی تر لە کۆکردنەوەی عێراق و تورکیا و ئێران بۆ لێدانی بزاوی کۆمۆنیستی تەیاری سۆڤێتی بوو لە ناوچەکەدا. هەر وەک جێبەجێکردنی یەکێک لە بڕیارەکانی پەیمانی بەغدا، ئەمریکا خەریک بوو لە ڕێگای هەندێک سەرکردەی عەشایری و ناکۆمۆنیستی سەرکردە عەشایریەکان بەگشت هەردوو پارتی کۆمۆنیستی و مارکسی وە بنێت و هەر لەو بارەیەوە سەفارەتی دەرەوەی ئەمریکا داوای لە بابا عەلی شێخ مەحموودی کۆنا وەزیر کرد کەوا لە کوردان بکرێت لە سۆڤێت دوور بکەونەوە و پەیوەندی لەگەڵ ئەمریکا ببەستن. ئەوە لە عێراقدا حکمی زاتیان پێدەدرێ. ئەو دەوڵەتانەی پەیمانی بەغدایان مۆرکردبوو لەسەر بزاوی هاوبەشی خۆیان بەردەوام بوون تاوە کۆڵگیرسانی شۆڕشی 14 تەموزی ساڵی 1958 بە حکمی ئەوەی ئەو شۆڕشە لەگەڵ سۆڤێت پەیوەندی خۆش بوو، هەروەها گرنگی بە شۆعیەکان دەدا، هەروەها وای کرد باشزانی و هەواڵەکانی لە سۆڤێت بێنەوە لەمەش زیاتر بەڕسمی لە 24 ئاداری ساڵی 1959 عێراقی لەو پەیمانە شومە چێشایەوە. ئەمە و عەبدولکەریم خەریک بوو لە ڕێگەی بەکارهێنانی هێزی سەربازیەوە کوێت بە عێراق بلکێنێتەوە. ئەو هەموو کردەوانەش تەواو لە دژی بەرژەوەندیەکانی ئەمریکا و بەریتانیا و پەیمانی بەغدا بوون. هەر بۆیە هەر بە ئاراستەی ئەمریکا و بەریتانیا لە 8 شوباتی ساڵی 1963 کۆتایی بەدەسەڵاتی عەبدولکەریم هێنرا. ئەم بەشەش بە کۆتا هات. سێیەم پەیمانی دیجلە تەموزی ساڵی 1963. پاشەوەی عەبدولکەریم قاسم پەیمانی بەغدای لە لای خۆی ڕەت کردەوە لە ئاکامیش بەهۆی چەند کێشەیەکی تر چ لە ناوخۆ و دەرەوە سەری خۆی لەسەردانا. لە تورکیاش جەمال گۆرسیل لەگەڵ چەند ژەنەڕالێکی تر لە ساڵی 1960 کودەتایەکی عەسکەری لە دژی عەدنان مەندەریز ساز کرد و لە ئاکام عەدنان مەندەریز لە سێدارە درا. لە سووریاش لە 8 سەی ساڵی 1963 بەعسیەکان لە ڕێگەی کودەتاوە هاتنە سەر حوکم. لە ئێرانیش دار و دەستەی شا هەر لەسەر حوکم بوون. ئەو دەوڵەتانە ئەگەر چەندەها کێشەی سنووری و قەومی مەسهەبیان لەگەڵ یەکدا هەبوو، بەڵام بەهۆی ئەوەی کورد لە هەر چوار دەوڵەتدا هەیە بۆیە لەسەر لێدانی شۆڕشی کورد هەموو یەک بوون. سەبارەت بە کوردانیش ئەوە لە ئەیلولی ساڵی 1961 لە دژی حکوومەتی عەبدولکەریم لە شەڕێکی بەرگریدا بوون. ئەو شۆڕشە بەپێی بەڵگەنامە هەواڵگریەکان کاریگەری خۆی لەسەر هەموو بەشەکانی کوردستاندا هەبووە. جا بۆ ئەوەی ئەو شۆڕشە لە بنکەی سەرەکیدا دەمکوت بکرێ، هەر چوار دەوڵەت لەسەر لێدانی ڕێکەوتن. پەیمانی دیجلە گزارش لەو هاوکۆیەی داگیرکارانی کوردستان دەکات لە تەموزی ساڵی 1963 لەژێر چاودێری ڕۆژئاوا هەر چوار داگیرکاری کوردستان، عێراق، ئێران، تورکیا، سووریا لەسەر پرۆژەی دیجلە ڕێکەوتن. بە گوێرەی نەخشەی دیجلە دەبوو هێزی ئاسمانی ئینگلیز لە قوبرسەوە هێزی پێشمەرگە بۆردومان بکە، هێزی تورکیا بەرەو مووسڵ بێ و هێزی ئەرتەشی ئێرانیش بەرەو ناوچەی سلێمانی هێرش بێت، ڕژێمی عێراقیش بەرەو چیای پێرس هێرش بێت. ئەو هاوکۆیە بۆ ئەوە بوو هەمویان لە یەک کاتدا گەماڕۆی شۆڕشی کورد بدەن و قڕانی کورد بکەن. بەپێی تەلەگرافی ژمارە 3478 لەسەر سینی ڕۆژی 2 ساڵی 1963 حکوومەتی عێراقی دەبێت هێزی ئاسمانی ئەو دەوڵەتانەی سەرەوە کاریان دژی کورد یەک بخەن. ئەم بەشەش بە کۆتا هات. چوارەم پەیمانی جەزائیر 6 ئاداری ساڵی 1975. لە زەمەنی ماوەی کۆماری عێراقدا چەند جارێک بە ئاشکرادان بەبوونی مافی کورد لە باشووری کوردستان نراوە. یەکەم جار عەبدولکەریم قاسم لە دەستوری کاتی عێراقدا دانی بەوەنا کە کورد برابەشی عەرەبەکانی عێراقن لە عێراق. لە 29 شەشی ساڵی 1966 عەبدوڕەحمان بەزازی سەرۆکوەزیرانی عێراقی جارێکی تر نەک هەردانی بە کورد نا بەڵکو هەندێ مافی سیاسی و کەلتوری کوردیشی دا پێدا نابوو. لە 11 سێ 1970 ڕێکەوتنامەی 11 ئازاری دۆکومنتێکی مێژوویە سەبارەت بە کوردان. وێڕای ئەو هەموو کارە ئیجابیانە ململانەی سۆڤێت و ئەمریکا کە ئەو ساخۆی لە شەڕی سار دەنوان نەیهێش دەسەڵاتی کورد و حکوومەتی مرکزی بەیەک بگەن. لەلایەک سۆڤێت
داوای لە شوعیەکان کرد کە دەگەڵ حیزبی بەحز بەرە پێک بهێنن و هەروەها سۆڤێت کەرەستەیەکی سەربازی زۆری بە حکومەتی عێراقیدا. لەو لاشەوە ئێران بە ئاڕاستەی ئەمریکا هاریکاری مادی و عسکەری شۆڕشی کوردی کرد. هەروەها نووسەرانی کتێبی ئەستیکریت تا کوێت لاپەڕە 140 لەسەر زاری مەلا مستەفای بارزانی دەنووسن. ئەمریکا بەڵێنیان پێدا بووم کە تا دوایین ساتی ڕوخاندنی ڕژێمی بەعز درێژە بە هەڵوێستی خۆیان بدەن. لە ئاکام لە بریتی ئەوەی لە 11 سەی ساڵی 1974 ئەو ئۆتۆنۆمیە ڕابگەیەنرێ کە هەردوولا لەسەری ڕێککەوت بوون. حکومەتی عێراقی یەکلایەنە بەیاننامەی ئۆتۆنۆمی ڕاگەیاند. ئەو ئۆتۆنۆمیە زۆر شوێنی حەساسی لە کوردستاندا بڕی بوو، بۆیە شەڕ لەو مانگە دەستی پێکرد بەردەوام بوو تا مانگی ئازاری ساڵی 1975. لەو مانگەدا بە گوێرەی پەیمانی جەزائیر کە لە 6 سەی ساڵی 1975 ڕاگەیەندرا، شۆڕشی کورد و گەلی عێراق تووشی نسکۆیەکی گەورە بوون. ئەم بەشەش بە کۆتا هات. ڕێکەوتنامەی جەزائیر چۆن هاتەکایەوە و ئاکامەکانی چی بەسەر کورد و عێراق هێنا. لە حەفتاکان حکومەتە عەرەبیەکان بێجگە لە چەند دەوڵەتێک ئەوە زۆریان بە ئاڕاستەی سیاسی ئەمریکاوە بەڕێوە دەچون. پاش ئەوەی حکومەتی ناوەندی بۆی دەرکەوت کە بە زەبری هێز دەرەقەتی شۆڕشی کورد نایەت، بۆیە دەستی بە چەند هەوڵێکی دیبلۆماسی کرد بۆ ئەوەی خۆی لەو حکومەتانە نزیک بکاتەوە کە لەگەڵ ئەمریکا دۆستایەتیان هەیە. ئەو مەسەلەیە باشکرا لە لووتکەی عەرەبی لە ڕووبات دەرفەتی بۆ عێراق ڕێخست کە عێراق باشکرا داوە لە سعودیە و ئوردن و میسر بکە کە هەوڵ بدەن ئێران ڕازی بکەن واز لە هاوکاری کوردان بێنێ. مەلیک حوسێن و ئەنوەر سادات و هاواری بۆمدین لەو کەسانە بوون کە خەریکی لێک نزیکردنەوەی عێراق و ئێران بوون. بریماکۆفی دیبلۆماسی سۆڤێت لە ساڵی 1975 سەرکردایەتی کوردی ئاگادار کردەوە. بەو هەنگاوانەی حکومەتی عێراقی هەروەها ئاشکرای کرد کە عێراق و ئێران لە ژێر چاودێری ئەمریکا لە 7 ساڵی 1975 خەریکی ڕێکەوتنن. ئەمە و چەند دانیشتنێکی تر لە نێوان عێراق و ئێران و ئەمریکا بەڕێوە چوون. بە جۆرێ هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن کە کیسنجەر لە هەفتەی کۆتایی شوباتی ساڵی 1975 بە دزی بۆ ماوەی 24 سەعات لە پایتەختێکی وڵاتێکی عەرەبیەوە چۆتە بەغدا و لەگەڵ سەرکردایەتی عێراقدا نووسانی کردووە. لە پاش ئەو هەموو دانوەستاندانانە شای ئێران و سەدام حوسێن بە هەوڵی هاواری بۆمدین لە جەزائیر لە 6 سەی ساڵی 1975 پەیمانی جەزائیری ڕاگەیاند. ئەمە و بە گوێرەی قسەکانی عیسا پژمان ئەوە ساواک دەورێکی زۆر گرنگی بینیوە لە سەرگرتنی پەیمانی جەزائیردا. خاڵە سەرەکیەکانی ئەو ڕێکەوتنامەیە ئەوە بوو ئێران پشت لە شۆڕشی کورد بکات و عێراقیش بەشێک لە شەتڵ عەرەب بە ئێران بدات. ئێرانیش سەرکردایەتی کوردی ئاگادار کردەوە کە تەنها 3 ڕێگەیان لە پێشە. 1. سەرکردایەتی کورد و ئەوانەی دەیانەوێ بێنە ئێران بێچەک. 2. تەسلیم بە عێراق ببنەوە. 3. لە کوردستان بمێننەوە بەڵام ئێران سنووریان لە ڕوودا دەخا. ئەوەی چوو بۆ ئێران ئەوەی تر بەرەو ئەوروپا یان بەرەو عێراق هاتنەوە. ئەو ڕێکەوتنامەیە زیانێکی زۆری لە کووردا بە جۆرێک شۆڕشێکی 14 ساڵی ئاوا بە پەیمانێکی ئەقلیمی و بڕیارێکی ئەمریکی هەرەسی هێنا. ئەمە وە نەبێ عێراقیش لەو پەیمانە سوودمەند بوو بێ. لە دەستدانی بەشێکی شەتڵ عەرەب زەرەرێکی معنەوی و استراتیژی زۆر گەورە بوو بە عێراق کەوت. ئەو ڕێکەوتنامەیە دەورێکی گرنگی بینی لە هەڵگیرسانی شەڕی یەکەمی کەندا و کە ناسراوە بە شەڕی 8 ساڵەی عێراق و ئێران لە ساڵی 1979 کە خومێنی لە ڕێگای شۆڕشی گەلانی ئێران هاتە سەرحکم. عێراق لە پەیمانی جەزائیر پەشیمان بووە بەوەی ئەو پەیمانە کاتی خۆی لە کاتێکی ناسایی مۆرکراوە لەگەڵ شا. ئێستاش شا نەماوە کەواتە پەیمانەکە هیچ کاریگەری نییە. ئێرانیش بەو پاساوەی عێراق ڕازی نەبووە، بۆیە لە ئایلولی ساڵی 1970 هەتا ئابی 1988 شەڕ لە نێوان ئەو دوو دەوڵەتە بەرپا بوو. ئاکامی ئەم ماڵوێرانیەی بەسەر عێراق هات. عێراق لە 2 ساڵی 1990 کوێتی داگیر کرد. ئەو داگیرکردنە زۆر لەسەر عێراق ڕاوەستا. هاوپەیمانەکان بە سەرۆکایەتی ئەمریکا لە مێژ بوو لە دەرفەتێکی ئاوا دەگەڕان بە شەرعی کەندا و داگیر بکەن. بۆیە لەسەر داوای UN و دەوڵەتانی کەندا و هەندێک دەوڵەتی دی عەرەبی وەک سووریا و میسر، ئەمریکا لە 7 ساڵی 1991 هێرشی کردە سەر عێراق و لە شوباتیش بە تەواوی کوێت و هەندێک شوێنی دی لە باشووری عێراق گرت. ئەگەر کورد لە بەرایی پەیمانی جەزائیر زەرەرێکی زۆری پێکەوت، ئەوە دواکامی پەیمانەکە کە هەڵگیرسانی شەڕی دووەمی کەندا
چاوی لێکەوتەوە بە قازانجی کورد شکایەوە چونکە لە پەنای بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشی کورد توانی پەرلەمان و حکوومەت بۆ خۆی دابمەزرێنێ. هەروەها بۆیە کەم جار کورد لە ڕێگەی پەرلەمان و ئۆتۆنۆمی توور هەڵدا و هەموو بە یەک دەگەن لەسەر فیدرالی ڕێکەوتن. لە 4 دەی ساڵی 1992 هەموو پارتە سیاسیەکانی کوردستان فیدرالیان کردە ئامانجی استراتیژی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان. لە پاش ئەو ڕاگەیاندنە هەر سێ دەوڵەتی داگیرکاری تورکیا و ئێران و سووریا لە دژی فیدرالی و بەناو پارچەکردنی عێراق بەنۆرە لە پایتەختەکانیان کۆبوونەوەی یەکەم لە تشرینی دووەمی ساڵی 1992 دووەم لە شوباتی ساڵی 1993 سێیەم لە حوزەیرانی ساڵی 1993 چوارەم لە ئەستەمبول لە 16 دوی ساڵی 1994 پێنجەم کۆبوونەوەش لە 38 ساڵی 1994 لە دیمەشق بەسرا. بەڵام کە شەڕی ناوخۆ پەرەی سند ئەو دەوڵەتانە گەیشتنە ئەو قەناعەتە کە چیتر پێویست بە کۆبوونەوە ناکا چونکە پارتە سیاسیەکان بەو شەڕانە سەرماندیان کە نابنا هەڕەشە نە لەسەر عێراق و نە لەسەر بەرژەوەندی ئەوان. ئەم پەرتووکە بە کۆتا هات بە هیوای سوودگەیاندن بە هەموو لایەک.